بەناوی خدای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ بینەرانی عزیزی پەیامی ڕۆژ خۆشحاڵم کە لەگەڵ هاوکارم ڕیاز جارێکی دیکە بێەوەی عزیز شاد بووینەوە بۆ هیوایەوەی کە لە هەر شوێنێک هەن بەرنامەیەم ڕۆژمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوە بێت و ئێوەش لە بەرنامەیەم ڕۆمان بێبەش نەبن. سڵاوی خواتان لێبێ بینەرانی عزیز و خۆشەویست. کۆی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆی بەرنامەی پەیامی ڕۆژ پێک هاتوون تەوەری یەکەم فێربوونی مەلەوانی و گرنگی مەلەوانی و مەلەکردن بەتایبەت لە وەرزی هاویندا تەوەری یەکەمی بەرنامەی پەیامی ڕۆژە بێ. سەرکەوتنی بەشێ لە قوتابیانی نابینا و خاوەن پێداویستی تایبەت لە کۆتایی ساڵ و تاقیکردنەوەکانی پۆلی 9-12 ئامادەی دەکەینە تەوەری دووەمی بەرنامەی پەیامی ڕۆژ بەتایبەت ئەو ئیرادە و هێز و توانا و لێهاتوویەی کە بەشێ لە خاوەن پێداویستی تایبەت هەیەە لە دەرچوون و زاڵبوون بەسەر کۆست و تەگەرەکانی ژیانی ڕۆژانەدا. هەروەها تەوەری سێمی بەرنامەی پەیامی ڕۆژ ڕاوە و لێکۆڵینەوەی بەشێک لە شیعرە معریفی و قوڵەکانی شاعیری گەورە و لە لووتکە وەستاوی کورد حەزرەتی مەحوی دەبێ لەگەڵ کۆمەڵێ راپۆرت و زانیاری بەسوود کە بۆ ئێوەی عزیز و خۆشەویستمان ئامادە کردووە و بەرنامەی ئەمڕۆشی پێدەڕازێنینەوە. سەرەتاش دەچینە لای پێشبینی کەش و هەوای شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان با پێکەوە بینەریبین. ئەمڕۆمان لەسەر دوێنێ و ڕابردوو بنیاد نەراوە. دوێنێش بوو بە ڕابردوو بە مێژوویەکی گرنگ با پێکەوە بینەری مێژووە گرنگەکانی ئەمڕۆمان بین کە لە ڕابردوودا ڕوویانداوە. بیست و حەوتی شەشی ساڵی 1548 دوای ململانەیەکی زۆری نێوان عوسمانی و سەفەویەکان لە سەرسنووری نێوانیان و ڕوودانی چەندان شەڕی نابەرامبەر بە تایبەت شەڕی چاڵدێران عوسمانیەکان توانیان دەست بگرنەوە بە سەرشاری تەورێزی پایتەختی سەفەویەکاندا کە پێشتر شا ئیسماعیلی سەفەوی تەبرێزی کردبووە پایتەختی خۆی و مەزهەبەکەی کردبووە مەسەبی فەرمی وڵاتیش. بیست و حەوتی شەشی ساڵی 1970 لە دایکبوونی ئەستێرەی تۆپیپی ئیسپانی ڕاول گۆنزالێس. بیست و حەوتی شەشی ساڵی 1985 کۆچی دوایی بورهان قانعی نووسەر بە ڕووداوی هاتوچۆ لە شاری سلێمانی ناوبراو یەکێک بوو لە نووسەر و ڕۆشنبیرەکانی کورد و کوڕی قانعی شاعیر بووە وەرگێڕی شاکاری جیهانی مردوخۆرەکان و نووسەری کتێبی ڕەوشتەکانی ئیمپریالیزمە. بینەرانی عزیز دیارە تەوەری سەرەکی یەکەمی بەرنامەیەم ڕۆمان قسەکردنە لەسەر فێربوونی مەلەوانی کە دیارە لەگەڵ هاتنی وەرزی گەرما بە تایبەتی لە مەزباح یاخود لەو شوێنانی کە ئاوی لێر لە ڕووبارەکان لەو شوێنانی کە گۆمی ئاوی لێە بە تایبەتی لە
دەرەوەی ناوەندی شارەکان ڕۆژانە یا هەفتانە گوێبیستی هەواڵی خنکانی یەکێک لە ئازیزانمان دەبین کە بە پێویستی دەزانین یا پێویستە زیاتر وشیاری بدرێتە خەڵک تا چەندە زانیاری یا وشاریان هەبێ لەسەرەوەی کە چۆن بچنە ناو ئاو و چۆن خۆیان فێری مەلەکردن ببن. ڕاستیش لە مەلەوانی بۆ هیچ لێ وڵا نازان پێم وایە عیبە ئێستا خەڵک مەلە نەزانێت. تۆ گروپێک و داناوە من باشم وادەداوە هەفتانە بمان بێ لە خزمەتانم. هاوکارم سۆی محەممەد لە شارۆچکەی سێ سادەق راپۆرتێکی بۆ ئامادەکردین کە گەنجێک خۆبەخشانە خولێکی ڕاهێنانی مەلەوانی کردووەتەوە بۆ هەندێک لە گەنجانی سێ ساق کە پێویستە لەو شوێنانی بەتایبەتی کاوی لێە خەڵک زیاتر خۆی فێری مەلەوانی بکات. پێکەوە بینەی راپۆرتەکە دەبین دوجار میوانی تایبەتێکمان لەسەر مەلەوانی دەبێت. یازیز دیارە هێشتا راپۆرتەکە ئامادە نەکراوە لەگەڵ ئامادەبوونی راپۆرتەکە دەچینەوە سەر و پێکەوە بینەری دەبین بەڵام لە ئێستادا دەچمە لای میوانی سەرەکی بەرنامە یەکەمم کە یەکێک لە ڕاهێنەرانی مەلەوانیە لە شاری سێ سادەق بەڕێز نەجبەدین نەسرەدین بەخێربەی ڕاهێنەری مەلەوانی گەرچی هێشتا راپۆرتەکەت ئامادە نەکراوە جەناب تیکە و خولە کردووەتەوە لە سێ سادەق بێ بەرامبەر بۆ هاوڵاتیان چۆن بوو کام خولت کردەوە ئەگەر لێەوە دەست پێ بکەین ئەمڕۆکە تا چەندە زەرورە تاک خۆی فێری مەلەوانی بکات. بەڵێ سەرەتا سپاس بۆ ئێوە وەکە ئاگادارن ساڵانە چەندین حاڵەتی نەخوازراو لە سەرچەم قەزا و ناهەکانی ئەم کوردستانەدا ڕوو ئەدات. منیش بۆ ئەو مەبەستە ئەو توانایی کە پێمە ئەوەی کە پێمە کاتێ عیلمەکە بیگەێنم هەڵساوم بەکردنەوەی چەند خولێک بۆ ئەو کەسانی کە لە ناو ئەودا تووشی حاڵەتی خنکان دەبن و پێش ئەوەی کە تووشی حاڵەتی نەخوازرا بوون بەهانایانەوە بچیت. چۆنێکە تو خۆت مەلەوانی تو ئێستا پلێ ڕاهێنەرێتکەت بەدەستێناوە؟ من هەل لە سەرەتای مناڵیمەوە بە حکمی ئەو ناوچەی کەتی دانیشتە جەم سەرای سوبحاناغا مەلەوان بووم بەڵام بە شێوازێکی ئەکادیمی لە دوای 2010ەوە بە شێوەیەکی ئەکادیمی مەلە ئەەکەم خاوەنی بڕوانامەی ئیتیحادی عێراقی مەلەوانی. هیچ لە ناو ڕاهێنەرانی لە ناو تیمە تایبەتەکانە هیچ بوونت هەیە؟ بەڵێ ژاردەوەمانە لە چەندین پاڵۆنەتی مەلەوانی کوردستان و عێراقدا بەشداریم کردەوە سپاس بەخوا نەتیجەشم هەبووە. لە ئێستایشا ڕاهێنەری مەلەوانی یانەی وەرچی سێ سادەقم تیمێکی زۆر بەهێز و باشیشمان هەیە. زۆر باشە. چەند کەست نەجات داوە؟ وەڵاهی بە حکمی ئیشەکەم لە حسابکردن نایە مشەی وا هەبووە لەو مەلەوانکە کە خۆم لێم 1 نەفەر 4 جار بەهانایە چوو. 1 نەفەر 4 جار بەڵێ. تا چەندە پێویستە کە تا خۆی فێری مەلە بکارەوە لە تایبەتی گەنجانمان کە دەچنە شوێنە گەشتیاریەکان یاخود شوێنە کاویان لێ گۆمیان لێ. بەڵێ لە ئێستادا گرنگترینشت کە بۆ لەسەر دایکان و باوکان ئەوەیە کە منداڵەکانیان بە شێوازێکی ئەکادیمی فێری مەلەوانی بکەن چونکە هەر مەلەیەکی ئاسایی کە تۆ لە مەلەوانگەکانە ئەنجامی ئەدەی بەز نییە بۆ تۆ کە بڵێ من مەلەوان ڕەنگە تۆ مەلەوانگەیەک زۆر زۆر گەورە بێ 25 مەتر بێت تۆ بتوانی بە ئاسانی بیبڕی بەڵام پشت بەسم بەم تواناکەمەی کە لە مەلەوانگاتەوە ئەنجامی ئەدەی لە چەمەکاندا زیاتر ئەڕۆی توانای ئەوە نامێنێ بگەڕێتەوە لە پەلو بۆ ئەکەوی تووشی حاڵەتی نیشتن و نقم بوو نەبی.
واتە مەلەوانەکان زەڵاتەیە ئەساس ناو ڕووبارەکان ئەساس ناو ڕووبارەکانە بەڵێ زۆر باشە هۆکار چییەکەم گەنجانە کە دەچنە ناو ئاو زۆر جار دەخنکێن هەشە مەلە دەزانێ مەلەکردن لە چەم و ڕووبارەکاندا ترسی زیاتری هەیە بە تایبەتی لە ئەم ساڵداکە چونکە زۆربەی شوێنەکان لافاولیدا و قومە خۆی هەڵداتە ناوی ناتوانێت بێتە دەرەوە ئەمە یەکێکە لەو حاڵەتانەی حاڵەتی تریش ئەو بوو کە پێشتر باسم کرد تۆ مەلەکردنێکی ئاسایی ناگەێت ئەوەی کە تۆ بڵێ من مەلەوانم بچی لە چەمەکاندا مەلە بکەیت و تووشی حاڵەتی نەخوازراو بیت ئێمە کە ڕاست ئێمە کە بۆن منە هەمان ڕاهێنەرنین کاتێک دەبینین یەکێک خەریکە دەخنکێت چۆن دەتوانین فریای بکەوین گرنگترین شت بۆ فریاکەوتنی کەسێکە لە ئاودا تووشی حاڵەتێک دەبێت تۆ ئەبێت خۆت مەلەوان بیت خۆت بەهێز بیت ئەبێت کە ئەو کەسی تووشی ئەو حاڵەتە ئەدەبێت دوو جۆر دەرێنانەوەمانە دوو جۆر فریاکەوتنمان هەیە جۆرێکیان کەسەکە بە ئاگای و بەسەر ئاوەیە ئێشتا تووشی نقمبوون نەبووە ئەمە ئاسانترە ئەتوانیت ئەگەر پارچەیە تەپەتۆرە شتێکیش لەلا بێ بۆی هەڵبیت یا تەختەیەک بەڵام جۆری دووەمان قورسترە کەسەکە تووشی حاڵەتی نیشتن بۆ نقمبوون بۆ لەژێر ئاودایە هەناسییان نەماوە ئەمەیان ئەبێ بە وریای مامەڵی لەگەڵا بکەیت زۆر بەوریای بچی لە ئاوکە دەریبێنی ڕای نەکێشین نەوەکو لە خۆڵدانەکە بە تووشی شکانێ بوو بێت تۆ ڕایکێشی زیاتر زۆر جار مرۆڤ مەلەوان لە کاتی مەلەکردنا تووشی ماندووبوونێکی زۆرە بێت جەنابەت ئەزمموی کارەکەت ڕووبارێک ئەگە زۆر درێژ بێت چەندە دەتوانی لە مەلەکردن بەردەوام بی ئەکەوێتە سەر توانای جستەیی خۆت هەر کەسێک بێت یاریزانمان هەیە ئێمە لە متاوالە 10 کیلۆمتر مەلەکە ئەمە توانای هەیە 10 کیلۆمتر بە بەردەوامی مەلەکە لە بتوڵی عێراقا 10 کیلۆمتر مەلەکە 5 کیلۆمتر مەلەکە هەر کاتی کە بچێت بۆ وحدەی تەدریبی بەلایەنێکەوە 5 کیلۆمتر مەلەکە چونکە لە توانای خۆی ڕائبی مەلەکردنیش وەکو یاریەکانی تر پێشەوە پرۆڤە و خۆ وەکوڵێت تەمرینکردن و ڕاهێنانی دەبێت بۆ ماندوو نەبی پێش ئەوەی کە تۆ بچیتە ناو ئاوەکەەوە ئەبێ ماسوولەکانە گەرمکەی ماسوولەکانە ڕابهێنیت بۆ ئەوەی تۆ لە پڕخۆبخەیتە ئاوەکەەوە دەستکەی بە مەلەکردن ماسوولەکانە زووتر تووشی ماندووبوو نەبن مانەوەی ژێر ئاو زۆر جار هیوامان هەیە کاتێکی زۆر لە ژێراوامێنێتەوە بەبێ ئەوەی پێویستی بە هەناسەدان بێ تۆ وەکو خۆت چەند لە ژێر ئاوامێنیتەوە بە تایبەت ئایا حاڵەتیش هەبوو بە دوای کەسێکی نقمبوودا بگەڕی ماوەیەکی زۆر لە ژێراوە بمێنیتەوە وەکو نەفەس لە ژێر ئاوا زۆر ئەوە نیم هەر 40 سانێ بۆ 45 بۆ 50 سانێ توان بە ژێر ئاو بمێنمەوە بەڵام هەمانە لە پارێزگای سلێمانە 2 دقە بەو سەری شەمێنێتەوە لە ئاودا من هەر لەم 15 ڕۆژی پێشوە لە 2 قەزای خۆشەویستی ئەم کوردستانە و پەیوەندیم پێوە کراوە کە دوو کەس لە ژێر ئاوان و ئێشتا نەدۆزراونەتەوە بچی فریایم کەوی یا بیان دۆزینەوە لاشەکانیان چۆن ڕۆشتن وڵا قەدەرە هەردووکیان کە تا ئێمە چین دەریان هێنابوو زۆر باشە حاڵەتانی کە زۆر جار ڕوبەڕووی ئێوە دەبێتەوە بۆ دەرباسکردنی خەڵک چە لەناو مەلەوانگە چە ڕەناو ڕووبارەکانە چۆن چۆینە حاڵاتانە و زۆر جاریش کابرا دەڵێ من مەلە دەزانم بەڵام سیر دەکەی لە پڕ ترسێکی بۆ پیا دەبێت لە ناو ئاوە دەکەوێتە پەلەقاژ ئەم حاڵەتانە چۆنن ئەم حاڵەتانە هەروکو پێشتر ئاماژەم پێکرد بەهۆی ئەوەیە کە زۆر لە خۆی ڕائبینێ وتمان مەلەکردنێکی ئاسایی نابێت تۆ نابێت بە حکومەوەی تۆ بڵێ من مەلەوانم ئەبێ بە شێوازێکی ئەکادیمی پرۆفشناڵانە فێری مەلە ببیت بۆ ئەوی بتانی لەو کاتانەی کە تووشی هیلاکبوون و بەگیرۆسانی دەمارێک ماسوولکەیەک ئەبیت بتانی پشووەەر بگریت و خۆ ڕزگار بکەیت ئەو شتانەی چین کە پێویستە کەسێک کە دەیەوێت بچێتە ناو مەلەوانەکانەوە مەلە بکە یاخود لە ناو ڕووبارەکانەوە دەبێت جێبەجێیان بکە بۆ نمونامی کە لوتت پێ دەبەستی یاخود گوێت جلوبەرگەکەت زۆر جار لە شوێنەکانی ئێمە بۆن من لە دەرەوەی ناوەندی شارەکان یا لە دەرەوەی مەلەوانەکان بە شەرواڵێکی کوردیەوە خۆی فڵێداتە ناو ڕووبارەکانەوە ئەمە ینی هیچ بۆن جسمی ئەم کەسە قورس دەکات دەتوانێت ینی زووتر هیلاک نابێت لە ناوەکەیە لە مەلەوانگەکانە هەموو مەلەوانگەکان ڕێنمایی تایبەتیان هەیە کە هەر سەحەڕێکە پێ ناداکە بە شۆرتی پەڕۆ و ئەمانەوە مەلە بکەیت بە شتێکی قورسەوە مەلە بکەیت بەڵام وادەم لە چەم و ڕووبارەکاندا ئەو ڕێنمایانە نیە کەس نییە بڵێ ئەمەکە و ئەمەکە ئەوە بکە ڕەنگە وەکو خۆ فەرموو بە شەرواڵەکەەوە مەلە بکات تا نیوی بڕالۆ سەر شەرواڵەکەش ئەبێ بە بەر بەسەری و قورس ئەبێت ئەم حاڵەتانە زیاتر زۆر باشە لە زۆر وڵات مەلە و مەلەوانی یەکێکە لە بنەماکانی کەرتی گەشتیاری و ئابووری ینی زۆر وڵات پشتی پێبەستێ و کۆمەڵێ مەرج و میکانیزمی داناوە بۆ مەلەوانگەکان و بۆ مەلەکردن کێشە و گیرگرفتەکانی مەلەکردن و شوێنەکانی مەلەکردنمان مەلەوانگەکانمان لە کوردستان چین لە ئەوانەی کە تا ئێستا بوونەتە کێشە و گرفت لەوەی کە
مەلەوانگەکەمان نەبنە شوێنێکی باش بۆ مەلەکردنی خەڵک. لە ئەمڕۆدا مەلەوانگەی حکومیمان زۆر بەکەمی هەیە، مەلەوانگەکان زیاتر کەرتی تایبەتن، ئەمەش کەرتی تایبەت خۆی ئەتوانێت مامەڵی پێوەکات، کەسیش چۆن دائنێت لەسەر مەلەوانگەکان ئەبێ کەسی زۆر شارەزا و بەتوانەدا بنیت. بەسم زیاتر شوێنە سروشتێکان بۆ منە ڕووبار و دەریاچەکان لە شوێنە لە ڕووبار و دەریاچەکانە کەسەقی نییە بەسەر مەگەر کەسێک هەرفی سەبیلا بڵێ بۆچی حکومت بیری لەمە نەکردوێتەوە، یانی بە جۆرێ لە جۆرەکان کۆمەڵێ مەرج و ڕێنمایی و ڕێو شوێن دابنێ بۆەوەی هەم ئەم کەرتە ببوژێنێتەوە و هەم گیانی هاوڵاتیانیش پارێزێ. ئێمە لە پارێزگای سلێمانیدا یەکێتی مەلەوانی سلێمانیمان هەیە، ئەبێ ئەمان ئەم ڕێنمایانە دەرکەن، ئەوانش تا ئیسا وەک پێویست ڕویان لەم بوارە نەکردووە کە بڵێن چەند کەسانێکی زۆر ئەکادیمی پێشکەوتوو فێر بکەن و دایان بنێن بە تایبەتی لە چەم ڕووبارەکاندا بۆ ئەوی حاڵەتی نەخوازرا ڕوونەدات. ئێمە کەسی زۆر شارەزا و تایبەتمان هەیە لە بواری ماناویدا لە کوردستانە، بەڵام هەتا ئێستا هیچ لایەنێک ئەوڕێ نەداونەتەوە. مامۆستا حەمەد ناسڕمان هەیە بەڕاستی عالمە لە مالەوانیە، دەوەرە تۆ ئەم کەسە بێنە ئەحمەد جەمالمان هەیە بیان هێنە دەوراتیان پێ بکەرەوە بۆ ئەوی زۆرترین کەس ئەیسێکە لە ئیشەکانی من کە ئەوەیە زۆرترین کەس فێری ئەوە بکەم کە بەهانای خەڵکۆ بچێت لە ناو ئاوەکاندا بۆ ئەوەی کەمترین حاڵەتی نەخوازرا ڕوو. تا ئێستا خۆت چەند کەست لە مردن ڕزگار کردووە؟ وەڵاوەکو حاڵەتی نەخوازرا کە ڕوونەدا لە بەردەستما لە ژمارە نایە بە حکمی ئیشەکەمەوە بە حکمی ئەو شوێنێکە لێ نیشتەجێ سەرای سوبحانەغایە. زۆر باشە، زۆر جار خەڵک ڕوو دەکاتە یاری ئاسن و ڕەشاقە بۆی کە جسمی جوان بێت. وەرزشی مەلەکردن تا چەندە کاریگەری لەسەر دانانی بنیەیەکی جوانی جسمی هەیە. مەلەکردن بە بەهێزترین ڕاهێناری وەرزشەکان دادەنرێت، چکە باز لەوە دەکرێت کەسێک یاری ئاسن بکە کە تەرکی کرد جسمی وەک خۆی لێ دێت. بەس مەلەوان لە یاری ئاسندا ئەو جسمی کە دروستەکەی بە پاڵپشتی هەنێ پڕۆتینات و ئەمانە دروستی ئەەکەیت، بەڵام لە مەلەوانیدا جسمێکی سروشتی تایبەتی بۆ دروست ئەبێت، چونکە لە مەلەوانیدا تۆ هەموو ماسوولەکانی لەشت ئیسفادەی لێ ئەکا و بەهێز دەبێت. لە ئەوروپایە لە دەرەوەدا لە منداڵیەوە خەڵک فێری مەلە دەکەن، هەر لەو کاتی کە هێشتا ڕەنگە تازە لە بۆ 6 مانگە بۆ ساڵە ئەمانەیە، بەڵام ئێمە سیر دەکەی دەبێت پیر بین قەڵەو بین ئەم جاردەین بیر لە خۆفێرکردنی مەلەکەینەوە. لە وڵاتانی ئەوروپادا لە 2 ساڵی بۆ 3 ساڵیەوە مناڵەکان فێری مەلە ئەکەن، چونکە مەلە لەلایەندا بۆ بە کولتور، لە ناو خۆماندا ئێشتا مەلە نەبوو بە کولتور. لە لای خۆمان ئەگەر ئەیسا ئەو فێرگانەی کە مناڵەکان فێری مەلە ئەکەن لە 6 ساڵی بۆ 8 ساڵی بە دوا فێریان ئەکەن، چونکە ئەوان هەر لە یەکێ لە مەرجەکان هەن ئەوەیەکە لە خوێندنگەکان ئەبێ فێری مەلەکەن، اینجا قۆناغی مەلەوانی ئەبڕن، ئەو قۆناغی خوێندنە ئەبڕن، بەڵام لای خۆمان تەنها لە هەیوانە و لە فێرگەکانە فێری مەلەیان ئەکەن. ئەوەی کە ئێستا کاتێک لە تەسویرەکەی راپۆرتەکەی کە من پێشتر ئامادەم کرد هەندێشتم تابینی لەوەی کە کاتێک کەسێک دەرباز دەکەی ئەمە تۆ لی دەزانی، بەڵام ڕەنگە منێک کە عشاعری ئەگەر لە بزانم ئەکادیمی نەبێ ئەو ڕێنمایانە چین کە کەسێک کە خەریکە دەخنکێ دەربازی بکەم چۆنی بیگرم چۆنی بی بەماندەرەوە، چکە زۆر جارەوەی کە خەریکە دەخنکێ کە دەستی بۆ بەی تۆژە خاتە خوارەوە، واتە تۆ دەگرێت باتە خوارەوە. شێوازی ڕزگارکردن لە مەلەوانیدا زۆرن. ئێمە لەم دەورانی کە خۆمان کردومانەتەوە ئاسانترین ڕێگەمان هەڵبژاردو. کەسێکە بینیکەوێتە حاڵەتێکەوە تو ئەبێت نابێت سەردا بخەیت و ڕوبەڕووی کەسەکە بڕۆی کە لە حاڵەتە چووکە لە حیبەت گیانی خۆی لۆچە پەلاماری تۆش نتوانانی خۆ ڕزگارکەی لە دەستی، ئەبێت لە پشتەوە بڕۆی لە ژێرباڵەوەی دەست بیت و ئەمەی بگریت و ڕایکێشتە سەر سنگت، ئەبێ هێز هەبێت بە هێزی خۆی بە قاچەمەلە بینی تا کەناری ئاوەکە. چەندە هێزی دەوێت هەموو کە زەمە توانە بکە. زۆر جار دەبینی دەڵێن یەکێک کەوتوت هەنا و یەکێکیش چوە دەربازی کا خۆی خنکاوە، دەکرێت کاتێ یەکێک کە خەریکە پەلە قاژە دەکات تۆش ڕاستە پێت ناخۆشە بەڵام مەلە نەزانین تۆش خۆت هەڵبی هەراوە عشاعری. یەکێک لە شتەکان کە باسمان کردو لە ڕابردەکە تۆ ئەگەر مەلە نەزانی نابێ بەهانای کەسۆ بچیت، چونکە ئەگەر هەرچەند کەس برای خۆ کەسی نزیکی خۆشە بێت، چونکە من ئەگەر ببینم لە چەمێکا یەکێکەوێتە حاڵەتێکەوە ببینم کەسێکی ئەچێ بۆی تر منیش ناچم بووی، بۆیە ئەگەر کەسەکە بێ بەهانای کەسێک بچێت ئەبێت زۆر لە خۆی ڕاببینێت اینجا فلێ پشت بەچی ببەستین جگە لە هێزی خۆمان لەو کاتێک کە دەبینەیەکە خەریکە دەخنکێ بۆ زۆر جا دەبینی حەبلێکی بۆ دروست دەکەن بۆی هەڵدەدەن ئەم شتانە چی پشت بەچی ببەستین. مەسافەکەی بۆ نمونە مەسافەکەی درێژ بێت 100 مەتر دوور بێ، حەبل چۆن ئەگەی بەو کەسەکە 100 مەتر دوورە لە چەمەکاندا، هەر ئەبێت پشت بە توانای خۆ بەسیت ئەو شێوازانەی کە لە لای ڕاهێنەرێکی سەرکەوتو فێر ئەبیت ئاسانترین ڕێگا فێرەکات
لەم دەورانە ئێمە ڕێگەیەکمان هەڵبژاردەوە کە بۆ ئەوی ئەو کەسانەی کە بچن بە هەنایانەوە نە زۆر زەخت لەسەر خۆیان بکەێت و نە ئەوانش بکەونە حاڵەتێکی ماترسیدار. دیانی گرنگترین ڕێنمایی یەکێتی مەلەوانی وە خۆت ئاماژت پێکرد چییە؟ هەوڵەکانی چیە بۆی کە زۆرترین هوشیاری لەسەر مەلەوانی بڵاو بکاتەوە ئەوەی کە لای ئێوە هەبێ زیاتر ئامارەکانی خنکان زیاتر لە ناو مەلەوانگەکانن یاخود لە ناو ڕووبار و چەمەکانن؟ یەکێتی مەلەوانی ئەبێ هەڵسێت بە کردنەوەی خولی بەردەوام لە سەر جەم قەزاو ناحەکاندا. ئەیسا یەکێتی مەلەوانی دەورەیەکی منقیزی بەدەست وێ فریاکەوتن دوو بەڕێز لە بەغاوە ئەهێنێت. ئەم دوو بەڕێزە هەر کەسێک کە بەشداری دەکات ئەبێت 120,000 دینار بدات بۆ ئەوی کە فێری شێوازی دەرێنانەوەیکە کە لەم حاڵەتە ئێمە خۆمان ئەو دوو بەڕێزی کە ناو بردن لە ئاڵۆ زۆر شارەتان شادەی نێودەوڵەتیان هەیە بێ بەرامبەریش ئەتوانن لەم کاتەدا 120,000 بۆ گەنجێک بێ فێری ئەوە بێت بەڕاستی قورسە. بینێ بە پارەش خۆ خەڵک دەرنایێنێتەوە خۆبەخشانە خەڵ دەرێنێتەوە. ئێمە کەسمان زۆرە من کە دەستم کردەوە بەم دەورانە زۆربەی کەس ئاگاداری کردنەوە کە منیش ئامادەم لەگەڵ تا لە هەر شوێنێکی تر بێت کە ئەم خولانە بکەینەوە لە هەر شوێنێکی ئەم کوردستانە کە پێویست بەوە کات 5 کەس کۆ بێت و ئێمە ئامادەم چەند کاتیاوێ بۆ ئەوەی فێری مەلە بێ مەبەستمێ مانگێ یان بکەوتەوە سەر ئەو شەخسە خۆی مەلەکردن لە دەورەکانە 10 ڕۆژ ئەخایەنێت. بەڵێ بە 10 ڕۆژ ئەتوانی گەرنتیەوە دێ بە یەکێک کە فێری مەلە فێری مەلە بیت بەڵام هەیە ترسی زۆرترە پێ ئەچێت. جۆری مەلەکان چینە وەختی خۆیان باڵە مەلە و کەروێشکە مەلە ژێرە مەل ئەمانە ئەوانە هەر قسەی ناخۆمانە 4 جۆر مەلەی قانونیمان هەیە باسکە مەلەمان هەیە ستنگە مەلەمان هەیە پەپولە مەلەمان هەیە پشتە مەلەمان هەیە. ئەمانە چینەگەر ئەم بخەیتە سەر ئەم 4 جۆرە مەلە مەلەی ئازاد ئەم باڵە مەلەکەی خۆمان باسکە مەلەوەیە کە زیاتر بە ئەم باڵە مەلەکەی خۆمان کرد ناو خۆمانە ئاشکرەینە. ئەم 4 جۆرە مەلە لە ئۆلمپیاتە یاریتیا ئەگرێت هەر یاریزانە پێ بگەێنێت فێری ئەم 4 جۆرە مەلەی ئەەکەیت. زۆر باش باس لە ترس کرد ئەمە چییە تاکێک جاری وا هەیە کەسێک دەبێت هەمەزبە 50 جار دەیبێ هەر فێر نابێت هەڵەیە ترسم کەس و کاری مناڵ یا خۆمان ناتوانین بە ئاسانی مناڵەکانمان فێری مەلەکەین ئەبێت بیبیتە لای ڕاهێنەرێکی سەرکەوتوو بۆ ئەوەی پێش ئەوەی بخەیتە ناو ئاوەکەوە تۆ باسی ئەوەی بۆکەی ترسی لە ئاو نەمێنێ. ئەبێت بۆچی لە وڵاتانی دەرەوە لە ئەوروپا بە تایبەتی لە وڵاتی سوید کە لە 2 ساڵیەوە مەدرسەی فێربوونی مەلایانەیە چونکە لە بیدایەتی تەمەنیانەوە وا لە مناڵەکانەکان ترسیان لە ئەو نەمێنێت کە ترسی لە ئەو نەما فێرە بێت. ئێستا خۆشبەختانە لای خۆشمان هەندێ قوتابخانەی ناحکومی هەن سەردانی مەلەوانگەکانەکە ببوورە جەلال لە سەفەر و گەشتەکاندا لە ڕووبار و دەریاچەکانی وڵاتانی تر مەلەت کردووە جەنابەت؟ بڵێ. لەکوێ و چۆنی بووە؟ دەریای ناوەڕاست مەلەم کردوێت. بەڵێ هەر وەکو گەشتێک هەروەکو گەشتێک بڵێ. کاگنز بن چەند قوتابیت هەیە ئێستا لە خولەکانەوە چەند خولی بێ بەرامبەرت کردووەتەوە؟ من ماوەی 3 ساڵە لە مەلەوانگەیەکم لە قزای سی سادق ماوەی 3 ساڵە بەردەوام لە ڕێنمایدان بە خەڵک لەوەی کە پێمە چی لە فێربوونی مەلە زیاد لە 100 کەسم لە ماوەی 3 ساڵە فێری مەلەکردەوە بێ بەرامبەر هەتا 1-2 خولی بەپارە کردوێتەوە. ئەو کەسانی کە بەدەر لە فێربوون ئەو کەسانی کە نەخۆشن پێویستیان بە ڕاهێنانی ناو ئاو هەیە هەر هاوکاری ئەوانەشم کردووە چونکە ئەو عیلاجێکی تایبەتە بۆ پێکانەکان بۆ هەموو جونگەکان بۆ فەقەرات و بۆ بڕۆ فەقەرات ڕاست. لە کۆتایی شاری سەی سادق کە تێپەڕەبی شوێنێکی یاوشەی بەنداوێکی لەیە کە ئاوی لێ کۆبێتەوە ئەوە دەزەدا بۆ مەلەوانی و بۆ فێربوونی مەلە یا مەرجە تەندروستی وە کۆڵی ڕێنمایەکانی تێدایە؟ خۆی چەم و ڕووبارەکان زۆرترین نەخۆشی تێدا وڵاو دەبێتەوە بە تایبەتی ئەوانەی کە لە بەری ناڕۆن چونکە تەحقیم ناکرێن. نەخۆشی پێز ئەو نەخۆشانەی کە هەوکردنی جگەر ڤایرۆسی جگەر زۆر بە خێرایی لە ئاو ئەگوازرێتەوە چونکە ئاوێکش تاقیم نەکرێت نەخۆشەکە زووتر تێدا زۆر باشگارز بین دوایین ڕێنمایی زۆر بە کورتی بۆ بە تایبەتی دایک و باوکان بۆی کە مناڵەکانیان ینی ڕێگریان لێ نەکەن لەوەی کە خۆیان فێری مەلە بکەن لە مەلەوانەکان و لە شوێنە تایبەتەکاندا چونکە ڕاز بە مناڵی 100 جار شەقمان خواردووە لەسەر مەلەکردن لە ڕووبارەکاندا. ڕاستەفەر وەڵا ڕێنمایی بۆ دایکان و باوکان ئەوەیە کە ڕێگری نەکەن لە مناڵەکانیان بۆ فێربوونی مەلە بەو شێوازە نەکە خۆیان
بچن بۆ سەرچەم و ڕووبارەکان بۆ ئەوی تووشی حاڵەت نەبن بیان نێرنە لای فێرگەکان فێرگەمان زۆرە سپاس بەخوا ئیسە لە پارێزگای سلێمانیدا و لە هەر شوێنێکی تر ڕاهێنەری مەلەوانیمان هەیە بیان نێرنە لای ئەوان فێری شێوازێکی ئەکادیمیان بکە چونکە ئەو کەسانی کە لە فێرگەکان و فێری مەلە ئەبن لە مستەقبەلە ئەگەر من دەکەس بێتە بەردەستم ئەزانم کێ ئەبێ بەیاریزان زۆر سپاس بۆ بەڕێز نەجمەدین نەسرەدین ڕاهێنەری مەلەوانی زۆر سپاس بۆ ئامادەبوون لە بەرنامەی پەیامی ڕۆژ زۆر بەخێر بینەرانی عزیز ناوبڕێکی کورت وەردەگرین و لە تەوەری دووەمی بەرنامەکەمان پێتان دەگەینەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. گەڕان بە دوای تامێکی نایابوو بۆنێکی جیاواز تەنها لە ئالیندا بەدی دەکەین. بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن. باشترین جۆرەکانی بەهارەت هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە. ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین. ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەمدێنی. لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین. ئالین هێمای سەرکەوتن. کارگەی شربەتی خاڵقی گیرەوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ، مێوەژ، هەنار، لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت. تەواوی تامە سروشتیەکانی شربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە. کارگەی شربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزمون و بەتامی سروشتی. ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی دوو پشت ئەلبیستەکە. کارگەی شربەتی خاڵقی. کارگەی ئاسمان. کارگەی ئاسمان بۆ بەرهەمهێنانی نایلۆن و سفرەی سەفەری لە کوردستان. سفرەی ئاسمان لە خەمی تەندروستی هەمواندایە. سفرەی ئاسمان دوورە لە بەکارهێنانی هەموو ماوادێکی زیانبەخش وەک ڕیسایکلین. بەکارهێنان لە ئێوە دڵنیایی لە ئێمە لە باشترین و خاوێنترین بەرهەمە خۆماڵیەکانە. سفرەی ئاسمان ڕازگۆیی لە پێوانەدا، خاوێنی لە پێکهاتەدا. سفرەی ئاسمان. بۆ دەستخستنی سفرەی ئاسمان پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن 1970 840 2000. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاریە ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ بێگومان نەخێر. فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جمەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێدوودڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوێتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. بینەرانی عزیز دیارە چاو کاتێک کە پەیامنێرمان جەلال جەباری لەسەر هێڵە لەگەڵمان لە چەمچەماڵەوە ئامادە دەبێت دەچمە لای زانیاریەک بۆی کە پێشکەشتان بکەم. زانیاری لەبارەی دووپشکەوە. دووپشک لە خێزانی خشۆکەکانە و 450 ملیۆن ساڵ لەسەر زەوی دەژی و بەردەوامە. 1700 جۆر دووپشکی جیاواز لە جیهاندا هەن و ئەم ڕێژەیەش دابەش بوون بەسەر 13 خێزان و بنەماڵە و عەشیرەتی جیاوازدا. بەڵام تەنها 50 جۆریان ژەهراوی و کوشندن. هەورامی و گەرمیانی بە دووپشک دەڵێن دمارە کۆڵ. زان ئەمریکیەکان گەیشتوونەتەوە بڕوایی کە دووپشک لە یەک کاتا دەتوانێت
هەم بە چاوی و هەمیش بەجەستەی ببینێت بۆیە زۆر جار دەبینی سەری لە ژێر بەرد و پوش و بەردایە بەڵام کە مرۆڤ لێی نزیک دەبێتەوە بەبێ ئەوەی مرۆڤەکە ببینێت پێوەی دەدات بۆیە ئەگەر دوو پشک بینایی چاوەکانیشی لەدەست بدات هەر دەتوانێت بەردەوام بێت لە ژیان و دۆست و دوژمنی خۆی ببینێت و بناسێتەوە. دوو پشک یەکێکە لەو گیاندارانەی بە مرۆڤەوە دەدات و ژەهرێکی بە ئازار و زۆر جاریش کوشندا فڕێ دەداتە ناو خوێنیەوە. دوو پشک نزیکەی 120 بێچووی دەبێت بەڵام کەمتر لەو ڕێژەیان دەمێننەوە و پێدەگەن. بەڵام ئەوەی سەیرە لە کاتی تروکانی گەراکانیدا بەشێک لە دایکی بێچووەکان دەبێتەوە بە سفرە و خۆراک بۆ بێچووەکانی و بێچووەکانی لەسەر جەستەی دایکیان دەژین و تێردەبن و کۆتایی بە جەستە و ژیانی دایکیان دەهێنن. لە نوێترین توێژینەوەدا دەرکەوتووە کە دوو پشک دەتوانێت بۆ ماوەی 6 ڕۆژ هەناسە نەدات و لە وەرزی زستانیشدا یەکێکە لەو گیاندارانەی بە سوڕی متبووندا دەچێت. دوو پشک دوژمنی سەرسەختی گیانداری مارە و ئەگەر بۆی ڕێک بکەوێت لە ڕوبەڕووبوونەوەی لەگەڵیدا بچێتە سەرسەری ئەوە مار دەکاتە کۆی لەو ژێردەستی خۆی و هەر کاتیش بیەوێ بەسەریەوە دەدات و ژیانی مارەکە بەرەو کۆتایی دەبات. بەڵام ئەوەی گرنگە بیڵێن ئەوەیە کە ئەگەر بێت و دوو پشک بکەونە شەڕ ئەوە ئەم شەڕە کۆتایی نایە تا و کاتی دەبێت یەکێک لە دوو پشکەکە بمرێ و ئەوی تریشیان ئاڵای سەرکەوتن بەرز بکاتەوە واتە سەر بکەوێت. واتە ئاشتەوایی و سازش و ناوبژیوانی لە نێوان شەڕی دوو پشکدا نییە و نابێت. ژەهری دوو پشک هەرچەندە بۆ مرۆڤ مایی ئازار و زۆر جاریش مردنە بەڵام بە یەکێک لە شلە زۆر گرانەکانی جیهاندا دەنرێت و لە ژەهری ماریش گرانترە چونکە لە ئێستادا بۆ کوشتنی سەدان میکرۆب و بەکتریای لەش وەک چارەسەر بەکار دێنرێت. ئەمە جگەلەوەی کە لە ئێستادا بۆ چارەسەری نەخۆشی سیل دۆزراوەتەوە. بۆیە مەژوای کردووە کە بازرگانی گرتنی دوو پشک و ژەهرەکە بە یەکێک لە بازرگانیە پڕخێرەکان دابنرێت و گروپ و خەڵکی زۆر خەریکی ئەم جۆرە بازرگانیە ترسناکەن کە ماوەیەک لەمە پێش لە یەکێک لە دەڤەرەکانی هەرێمی کوردستان ڕێکلامی بۆ دەکرا. مەترسیدارترین دوو پشک بریتیە لە دوو پشکی زەردی فەلەستینی. مەترسیداریەکەشی دەگەڕێتەوە بۆ چڕی و گرنگی شلەکەی کە بە هەر کەسێکەوە بدا بەیەک و دوو دەیکوژێت. بۆیە نرخی گاڵۆنێک لە ژەهری ئەو دوو پشکە گەیشتووەتە نزیکەی 40 ملیۆن دۆلار بەڵام لە 2 ملیۆن دوو پشک زیاتر اینجا دەتوانرێت گاڵۆنێک ژەهریان دەربێنرێت چونکە هەموو دوو پشکێک تەنها 2 میلیگرام ژەهری تێدایە. ترسناکترین جۆری دوو پشکی وڵاتی خۆشمان لە عێراق کە زیاتر لە گەرمای مانگی تەمووز دەردەکەوێت پێی دەگوترێت ئەندرۆکتۆنس کراسی کاو. دوو پشک خاوەنی 8 قاچە بۆیە بە یەکێک لە خشۆکە خێراکان دادەنرێت کلکەکەی لەسەر پشتی هەڵدەگەڕێت و زۆربەی زۆری ژەهرەکەی لە کلکی کۆ دەکاتەوە نزیک لە چزوەکەی بۆ ئەوەی خێرا بیگەیەنێتە نەیارەکەی. دوو پشک لە ڕێی جووتبوونی نێر و مێوە زیاد دەکەن و لە ڕێ بۆنکردنیشەوە یەکتری دەدۆزنەوە و زۆر جاریش دەڵێن بۆ ئەوەی کە بێچوەکانی بێنە دەرەوە لە بەرزاییەکەوە خۆی دەخاتە خوارەوە و کۆتایی بە ژیانی خۆی دێنێت لە پێناو هاتنە دنیای بێچوەکانی. بەڵێزانم بۆ ئارامی دەروون پێکەوە گوێبیستی یەکێک لە سرودە خۆشەکانی هونەرمەندی جیهانی سامی یوسف دەبین و پاشتر دێینەوەلاتان. یا که بریم به مزار ملا محمد جان سیل گل لاله زار واه واه دلبر جان سیل گل لاله زار واه واه دلبر جان سخی شیر خدا دردم دوا کن مناجات مرا پیش خدا کن مناجات مرا پیش خدا کن بیا که بریم به مزار ملا محمد جان سیل گل لاله زار واه واه دلبر جان گریه کنیم زار زار های های دلبر جان گریه کنیم زار زار های های دلبر حسب ربی جل الله الله الله
تنها کونه الله الله بادشاه کونه الله الله مهری بابا کونه الله الله جوشی شانه الله الله اسکی سب نشانه الله الله سب دلوں کی جان ہے اللہ اللہ ربی جل اللہ 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 ما فی قلبی غیر اللہ 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 نور محمد صلی اللہ 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 لا الہ الا اللہ 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 اف eder günahı Allah Allah alemin padişahı Allahu Allah yüreklerin penahı Allahu Allah işit Allah derdimi bu ahlarımı rahmeyle bağışla günahlarımı hayır eyle hem akşam hem sabahları hasbi Rabbi cellallah Allahu Allah ma fi qalbi gayrullah بڕیار ئەمڕۆ لە شاری سلێمانی خەڵاتی بەشێک لەو قوتابیە نابینیانە بکەن کە نمرەیەکی باشیان لە کۆتایی قۆناغەکانی خوێندنی پۆلی 9 یا 12 داهێناوە کە لە شاری سلێمانی بەڕێوە دەچێت کە ئەمانە قوتابی نابینان بەڵام توانیویانە نمرەیەکی زۆر باش بەدەست بێنن کە شیاوی ئەوەن خەڵاتی تایبەتیان بکرێ کە بڕیار وایە یەکێک لە قوتابیە نابیناکان کە نمرەی یەکەمی بەدەستێناوە ڕاستەوخۆ لەگەڵمانە بێت تا کاتێک کە ئەوە ئامادە دەبێت ڕاست پێم وایە راپۆرتێکمان هەیە پێشەنگایەکی کتێب کراوەتەوە لە شاری کەرکووک کە هاوکارم چیا لە شاری کەرکووکەوە راپۆرتێکی بۆ ئامادە کردوین لەسەرەوە پێشەنگایە پێکەوە بینێری دەبین و دواتر دەچمە لای میوانەکانم. سەرتەری ڕۆشنبیری کەرکووک پێشەنگایەکی کتێب دەکاتەوە بە سەدان کتێبی تیادا نمایش دەکات. ئەمەش بە وتەی بەڕێوەبەری سەنتەرەکە هەنگاونانە بۆ ئاشکردنەوەی خوێنەری کورد لە شارەکە لەگەڵ کتێبدا. من جیلی هەشتاکانم کاتی خۆشی بڵێن پەرتوو کەم بوو هێواشش لەگەڵ کتاب ئاشنا بووین و کتاب ماخێنەوە. ئەو وەزعی لە کەرکووک دروست بوو هەروەها فەیسبوک و ئەم کەناڵانە و زۆر شتیکە وای لە خوێنەر کرد لە گەنج کرد کە دوور بێت لە پەرتووک ئەمە خوار لێرە نییە بەڵام ئێمە لە سنتەری ڕۆشنبیری کەرکووک بەڕێی پێشەنگا بەڕێی دەورات هەوڵە دەین خوێنەر لەگەڵ کتاب نزیکەینەوە و ڕوحێکەیە لە ناو کەرکووک تەسەور ینی زۆر کەس وازانم هاوڕان نیە خوێنەری زۆرتیایە بەڵام جملەیەشی ئەڵمانیە ئەڵێ ڤێرسوخ دێفیندێت چی بگەڕێ بە دوای ئەیدۆزێتەوە ئێمە ئەگەڕێین بە دوای ئەیان دۆزینەوە. سەبارەت بە بابەتی خوێندنەوە ناتوانێت بڵین تایبەتمەندێکی بۆ دوانی شار لەگەڵ شارێتە لەمڕۆدا تۆڕە کۆمەڵاتەکان و تەکنۆلۆژی ئینتەرنێت هەموو شارەکانی گرێتەوە بەڵام ئەتوانین بڵێن جیاوازی لە شوێنە بۆ شوێنێکی تر بگەڕێنە بۆ مێژوو جیاوازی هەیە سە بڵێن بۆ نمونە لە شاری کەرکووک پێشتر خوێندن بە عارەبی بووە بەڵام ئێستا لە ئەمڕۆ کتێبی کوردی زۆر زۆرە لەوانەیە کەسانێکە تەمەنش بن نەتوانن کتێبی کوردی بخوێنەوە تێ نەگەن لێ ئەمەیەکێکە لە هۆکارەکان باشە سەبارەت بە قەیرانی خوێندنەوە و دوورکەوتنەوە لە خوێندنەوە هۆکار زۆر زۆرە بڵێن لە شارێکەوە بۆ شار بڵێن لە وڵاتێک و وڵاتێکی تر لە کۆمەلگای ئێمەش هۆکارەکان ناتوانین هەمووی چڕی بکەین لەسەر ئەنتەرنێت هۆکاری تر هەیە ینی بووەتە بەربەستکەوە خەڵکی دووکێتەوە لە خوێندنەوە ئەتوانی بڵێن نەبووتە کەلتور ینی خوێندنەوەش ئەبێ بکرێتە کەلتور لە ئێرەدا خێزان ڕۆڵێکی گرنگ ئەبینیە کەوا منداڵەکەی پێشەوەی بڕا بۆ کۆناغەکانی خوێندن لە ماڵەوە خوێندنەوەی لا خۆشەویست بکات کتێبی لا خۆشەویست بکات ئایا ئەمە لە هەموو خێزانێم شتاکرێت کە منداڵ لە ماڵەوە کتێبی لا خۆشەویست کرا و خوێندنەوە بۆتە کەلتوری لای تە بە هەموو قۆناغەکانە ئەتوانێت بەردەوام بێ لەگەڵیان ئەمە بەراوردکردنێکی زۆر وردیوێ بەڕاستی ئێستا لەگەڵ جاران
جیاوازێکی یەکجار گەوری هەیە ئێستا سەدان کتێب و هەرزانتریش زۆر جیاوازیە بەڵام بەداخەوە لەگەڵ هاتنی تەکنۆلۆژیادا ئەو ئاسە ڕۆشنبیری و ئاسە نەما خەڵک تااقەتی خوێندنەوەی نەما وەکو جاران ئێمە جاران لەم کەرکووکە دوو مەکتەبا بوو مەکتەبەی ئاسۆ لەگەڵ مەکتەبەی گەل شعب هەبوون بەرناکەوتن ئازی وشاری ئەم شارە زۆر پێشکەوتوتر بوو لە ڕوو ڕۆژنبیرەوە لە ڕووی شۆڕژێریەوە ئەو کاتە کە کتێبۆژت تەبع کرا چاپەکرا بەرناکەوت دەبووایە بچین لە مەکتەبەکانە ناقۆمان تەجیلکەین بە تایبەتی ئەو کاتەی سەردەمی ناڵی جودای و کتێبەکانی لە تیفڵ مۆتووەمانە بەدابن ئێستا بەداخەوە هەزاران کتێبەیە خەڵک ئەو خوێنەرینە فەرموزەری ئەم ئاستەکە ئەم شارەکە لە خۆی لە ملیۆنی نفوزرا چەند کەساتەوە بۆ کتێبکردن جگە قۆناکە خوێندن جاران کۆلیژ لێرە نەبوو ئێستا دەیان بەشی کۆلی جوشتەیە لێرەدا بەڵام بەداخەوە ئەو گەنجانە ئێستا لەو ئاسەدانین لە شاری کەرکووک ئێستا کتێبخانەی گشتی و کتێبخانەی دیالۆکەیە کە تیایدا چەندین جۆری کتێب دەفرۆشرێت بەڵام بە وتەی نووسەران و خوێنەرانی کتێب تۆڕە کۆمەڵایەتیەکان کاریگەری تەواویان لەسەر خوێندنەوەی کتێب دروست کردووە ئەم چالاکیانە دیوە جوانەکەی کەرکووکە لە ڕاستیە کەوا ئێستاکە نمایشی ئەەکەین و بەرامبەر پێشانی خەڵکی ئەدێن لە کەرکووک بێ لە شارەکانی تر بێ لە دەرەوە بێ کەرکووکیش خاوەن شارستانیەتە خاوەن کەلتورە خاوەن حەزارەتە خاوەن سەقافەتە کەرکووک شارێکە ئەو پێکاتانی کەتیایەتی لەم شوێنانەیە هەموو پێکاتەکان کۆ ئەبنەوە بەشداری ئەەکەن لە بەرهەمهێنانی ڕۆشنبیریەکی هاوبەش سەقافەیەکی هاوبەش لە کەرکووکە بۆیە ئەم چالاکیانە یعنی گرنگی زۆری هەیە خۆتان نەزانن یعنی ئێمە وڵاتەکەمان یعنی چ کوردستانیش و چ عێراقیش ماوەیەکی دوور و درێژە لە ناو ئێش و ئازار و دووکەڵی شەڕایە ئیتر شەڕی ناوخۆیە دژە تیرۆرە ئەوەیە پێویستیمان بۆ هەیە مێشکی ئینسانەکان ماندوو بوو ئینسانەکان ماندوو بوون ئینسانەکان لەتلەت بوونە پێویستیان بە پشودانە پێویستیان بە حەسانەوەی پێویستیان بە جۆرێک لە خۆراکی مێش کە ئێمە وەکو پێشانگای کتێب پێویستیان بۆ مۆسیقای پێویستیان چالاکیانە بۆی ئەم چالاکیانە لێرەدا یەکجار گرنگە و پێویستیشەکەەوە ئێمە کەرکووک هەر ئەوە نییە شارێکە هی نەوتە هەر ئەوە نییە شارێکە هەموو وڵاتان چاویان لێتی سەرۆت و سامانەکەی بزن نەخێر شارێکە ئەتوانێ ئیتاجی سەقافە بکات ئەتوانێ پێکەوە ژیان بەرجەستە بکات ئەتوانێت پەرە بە شارەکە بدا و گەشەی پێ بدات. کەرکووک لە هەفتاکانی سەدەی ڕابردوو یەکێک بووە لەو شارانەی کانگای ڕۆشنبیر و دروستکردنی زانا و ڕۆشنبیر و نووسەری بەناوبانگ بووە یەکێک بووە لەو شارانەی بەدەیان زانای تیادا هەڵکەوتووە بەڵام لەگەڵ دروستبوونی تەکنەلۆژیای پێشکەوت و تۆڕە کۆمەڵایەتیەکاندا ئیتر وردە هاوڵاتیان لە خوێندنی کتێب دوور دەکەونەوە و هەر ئەمە شەوای کردووە فرۆشتن و خوێندنی کتێب لە شارەکە لەو پەڕی ئاست نزمیدایە. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ کەرکووک. بینەرانی عزیز دیارە یەکێک لە قوتابیە نابیناکان کە پلەیەکی یان نمرەیەکی زۆر باشی بەدەستێناوە بە ناوی ڕاکۆتاهر لەگەڵمانەیە لە شاری سلێمانیەوە کاک ڕاکۆسڵاوی خواد لێبێت ئەگەر پێم بڵێ پلەکەی جەنابەت کە بەدەستێناوە نمرەکەت چەندە و چۆن ئەو نمرەیەت بەدەستێنا تا چەندە ئێستا دڵخۆشی. سڵاوی خوا لە جەنابیشتان بێت زۆر سپاستان دەکەم بۆ بەرنامە جوانەکە لەگەڵ منە ڕێکتان خست زۆر مەمنون. بەڵێ من ناوم ڕاکۆتاهیرە خوێندکاری ئامادەی سەلاحەدینی کوڕانم لە شاری سلێمانی توانیم بە کۆنمرەی 96 لە پۆلی 12 دەرچم کە تەنها 3 پۆینتم فەرق بوو لەگەڵ سێمی هەرێمە بەڵام ناوم لە یەکێک لە ئەوائیلەکانی هەرێمانە بوو لە بەرەوەی نابینا بووم و لە بیرکاریە بەخشراوم بۆیە وەزارەتیش بڕیاری یاوە کە نابێ نابینا ناوی لە ئەوائیلەکانی هەرێما بێ. بۆچی نابێ ناوتان لە ناو ئەوائیلەکانە بێ مەگەر ئێوەش بە هەوڵ و تەقەلای خۆتانەمەتان بەدەست نێناوە؟ بەڵێ تەبان ئێمە تەبان ئەو هەوڵی کە چاوساغێگەیە بۆ هێنانی دەرەجا ئێمە هەوڵێکی زۆر زیاترمان پێویستە لەوان چکە ئێمە پێویستمان بە پەیداکردنی منهەجا ئێمە پێویستمان بە ئەوەیە کە یعنی کەسێک لە ئیمتیحانەکانە
بۆمان جواباتەوە کە بەتایبەتی بۆوانەکانی عەربی و ئینگلیزی کۆسپێکی زۆر گەورەی دروست کردووە جا بێجگە لەو هەموو ئاستەنگانی کە وەزارەت خستوێتە بەردەمی ئێمە کەچی سەرڕای ئەوەش کە ئێمە دەرەجاهێنین تەنها بە بیانی ئەوەی کە ئێمە لە بیرکاریە بەخشراوین ئەڵێن ئێوە ناوتان ناوایلەکانی هەرێمان نابێت. زۆر باشە یعنی تەنها پشتبەستن بۆی کەەوە تاقیکردنەوەی بیرکاریتان ئەنجام نەداوە ناوتان ناوایلەکانەدا نەنێ بەڵام لا ئێمە هەر ئەوایلنەوە بزانە چۆن ئێوە دەتانتوانی منهەج پیا بکەنەوە بە تایبەتی پرسیارەکانتان تا چەندە هاوشێوەی پرسیاری قوتابیەکانی تر بوو کە چاو ساغ و ئەلحەمدولیلا ساغ و سەلامەت بوون. بەڵێ ئێمە طبعاً لە هەر لە خوێندکارێکی ئاساییەمان خوێنانی ئەو خوێندکاری ئەو خوێندنگەی کە من لێ بووم ئامادەی سەلاحەدین قورئان هەر ئەو خوێندنگێ بوو کە پڕ بوو لە تەلەبەی چاوساغ و تەلەبەی ئاسایی چکە پەیمانگای ڕووناکی بۆ نابینان تا پۆلی نۆیتیە لە پۆلی دەوە بێم و خوێندکارە بڕوا بۆ خوێندنگەی ئاسایی لەوێش مامۆستا هەر پرسیارێکی بۆ تەلەبەکان دابنا هەر و پرسیارێکی بۆ ئێمە دانا بۆ پۆلی 10 پیاکردنی من هەر زۆر زەحمەت بوو بەڵام مامۆستاکان تا حەدێکی باش زۆر باش هاوکارمان بوون لە پۆلی 12 سپاس بۆ ڕێکخراوی نابینان سپاس بۆ سەنتەری ڕۆشنە کە بە سپاسێکی زۆر و من یعنی ئەو منهەجانیان بۆ دابی نەکردین بە تۆمارکراوی بۆ مەسەلەی بەکەلۆریش هەر هەمان پرسیار هەمان ئەو 50 پرسیاری تەمان من پۆلی 12 وێژەی بووم هەمان ئەو 50 پرسیاری کە بۆ تەلەبەی ئاساییدانرا هەر ئەو پرسیارانەش بۆ ئێمە بوو. کاک ڕاکۆ چۆن تۆ بەڵام بە ئەوە ئاماژە هەنێشت تەرک بوو عەفوەن هەنێشت تەرک بوو وەکو نەخشەی جوگرافیا ئەو شتانە تەرک بوو بۆ ئێمە. زۆر باشەوە چۆن ڕۆژانەوە شەوانە چەند کاتژمێر سەعید دەکرد چۆن سەعید دەکرد و لەگەڵ قوتابیەکی چاوساغ ئەو ینی مامۆستا وانە دەڵێتەوە یا دەنووسێ دەیبیسێت و دەشیبینێ تۆ چۆن وانەکانت لەبەر دەکرد چۆن منهەجت پیا دەکرد ئایا دەنگی مامۆستا تۆمار دەکرد و گوێ دەکرد یا خود منهەجێکی تایبەت بە خۆتانتان بوو کە زمانی نووسینی بەرجەستەیە. زمانی نووسینی بڕایی لە پەیمانگای ڕووناکی بۆ نابینان ئەوێ لەوێ هەبوو زمانی نووسین بە بڕایی بەڵام کاتێک ئێمە چوینە مەکتەبی ئاسایی ئەوە نەما چکە لە مەکتەبی چاوساخەکانە تەبان ئەوە دابین ناکرێتەوە ئەو بڕایی لە زەحمەتە لە بەتەبیش بوو بۆ وڵاتی ئێمە کە ئێمە تەنها منهەجەکانمان بە تۆمارکراوی ئەبووە بگەشتاتە دەست لە پۆلی 11 جارێ زۆر زەحمەت بوو ئەوە بەڵام لە پۆلی 12 تۆزێ باشتر بوو چکە لە هاوینەکە هەوڵمانە من کە منهەجەکان تۆمار بکەین مامۆستاکانی مەکتەبیش زۆر یارمەتی دەرمان بوون سەر ڕێکخراوی نابینایانیش پاشان ئێمە کە لە مەکتەبە هاتینەوە سەعیمانە کرد هەروەکو وەر تەلەبێکی ئاسایی بەڵام لە مانگی 34ەوە ئیتر بە تایبەتی خۆم تەرخان کرد بۆ بەکەلۆری و ڕۆژی 12 بۆ 13 ساعت سەعیمە کرد. لێبێ ڕۆژی 12 بۆ 13 ساعت سعیکردن زۆر باشە ئێستا ئێوە کە لە وایلەکانانین هیچ لە تاعینات لە دامەزراندن لەوەی کە ڕەنگە بەشێکی باشترتان بۆ بێتەوە بۆ نمونە ملاحەزەتان بکرێ تا چەندە لەوەیە لە ئەوایلن لە ئەولەویەت تا داتان دەنێن. جا ئێمە یەکێک لە ئاستەنگەکانی ترکە بۆمان دروست کراوە لەلایەن وەزارەتی پەروەردەوە دووبارە وەرگرتنە لە زانکۆکان دیسان ئەوەش ئاستەنگێکی تری دروست کردووە زۆر ناخۆشە تۆ ئەبێ لە هەنێ بەشی مەحدود و دیاریکراوە یعنی ئێستا نابینامانێ لە بیرکاریە زیرەکە ئەمانە حەزی لە فیزیە ئەمانە حەزی لە مەسەن کۆمەڵێک بەشی ترە بەڵام نا ئێمە تەنها بۆمانێ لە وێژەی بخوێنین و تەنها بۆشمانێ لە 5 بۆ 6 بۆ 7 بەشی دیاریکراوە ئەجنا لەو بەشانە زیاتر وەرناگیرن کە لە پەنجەکانی دەستیان ناپەڕێت. تۆ باوەڕت وایە ئێوە توانەتان هەیە لە بەشەکانی تریش وەربگیرن؟ بەڵێ توانایەکی زۆر باشیشمانە ئێمە چەنە نابینەمانەیە لە بیرکاریە زۆر زیرەکە نابینەمانە حەزی لە هونەرە حەزی لە وەرزشە حەزی لە زۆر بەشی حەزی لە کۆمپیوتەر و لە تەکنۆلۆژیا بەڵام لە هیچ کەم لەو وەشانەمە وەرناگیرین کە زۆر باشە ئێوە بۆچی وەرناگیرن بۆچی تا ئێستا خۆتان بە دۆداتوچان نەکردو لە ڕێگەی ڕێکخراوە تایبەتەکان بە خۆتانەوە لەوەی کە لەو بەشانی تریژیەوە وەربگیرن چونکە بە دڵنیاییەوە گەرخوای گەورە دەرویەکی لێداخست بن دەرویەکی ترتان لێ دەکاتەوە یا توانایەکی ترتان پێدەبەخشێ کە ئێستا ژەوە ڕوون و ئاشکرایە کە جەنابتان بە نابینایی نمرەیەکی زۆر باشتان بێدەسێناوە لە کاتێکدا پۆلیەکەت ڕەنگە کە چاویشی ساق بێت تەنانەت دەریش نەچوو بێت داخلیش نەبوو بێت. سپاس بۆ خۆی گەورە بەڵێ ئەوە یعنی کۆمەڵی بیان و ئەهێنەوە بۆ ئەو بوارانە بۆ نمونە ئێمە ئەڵێن بۆ لە علمی وەرناگیرێن ئەڵێن لە بەرەوەی علمی پێویستی بە چاوە لە بەرەوەی پێویستی بە چاو و
حساباتی تایە و بیکاری تایە و بۆ ئێوە نابێت لەو کۆمەڵە بەشانەش کە وەرناگیرین کە ئاماژەم پێیا بەش یعنی زۆرن بەشەکان هەر لە بەرەوەی کەمە پێویستمان بە چاوەجا بێزگە لەو ئەو بەشە دیاری کراونەش کە باسم کرد کە ئێمە لەو بەشانە وەرەگیرن بوون وەکو زمانەکان وەکو قانون وەکو ئەوانە تەنانەت لەو بەشانەشە ئاستەنگیان بۆ ئێمە دروست کردووە وەکو نەبوونی منهاج وەکو زۆر جا ناڵن لە ئەسنای محاضەڕەکانە منهاج ڕێکۆرد و تۆمار بکرێ تەسجیل بکرێ و دواتر لە هەلی کار بۆ نابینایان بۆ کەمەندامان بەگشتی زۆر کەمە لە وڵاتەیە بەجددی ینی من ئاگام لێ زۆربەی ئەو نابینانی کە بە سەرکەوتوی خوێنیا تاو کردووە تیانە زۆر باشە و کاری دەستکەوتووە تیاشیانە بەداخەوە لە ماڵەوەیە زۆر باشە کاک ڕاکۆم ڕۆ خەڵات دەکرێن خەڵاتەکەیان پێداون تا ئێستا کێنەوانەی کە خەڵاتان دەکەن خەڵاتەکە چییە و تا چەندە هێوە بوو خەڵاتە دڵخۆش دەبن کە لەولاوە بەداخەوە وەزارەتی پەروەردەیەوەی بێبەش کردووە لە وایلەکان و لە پێدانی خەڵاتی تایبەت بەڵێ زۆر بەداخەوەمە ئەو خەڵاتە لەلایەن چەند کەسایەتیەکەوەیە زۆر سپاسیانەکەم پاشکەمێکی تر لەوانەیە خەڵاتەکەمان بنێ ئەمە سپاسی سنتەری ڕۆشنە مامۆستا عوسمان و زۆر سپاسی زۆر بەڕێز کاگزایری کەریمەڕاش کە ئەو خەڵاتی بۆ ئێمە دابین کردووە یعنی زۆر بەداخەوە لانی پەیوەندیدار تەنانەت هیچ پەیوەندیەکیشیان بە ئێمە نەکردووە نەک خەڵات من باس و داوای خەڵات هەر ناکەم بەڵام ئەوان تەنانەت پەیوەندیشیان بە ئێمە نەکردووە دووبارە زۆر سپاسی زۆر باشە کاک ڕاکۆ زۆر بە کورتی ئەگەرەوەم پێ بڵێ کاک ڕاکۆ ئەگەر زۆر بە کورتی ئەوم پێ بڵێ کە لێرەوە قسەتان بۆ بەرپرسانی وەزارەتی پەروەردە و سبەینێش خوێندنی باڵا چییە لەوەی کە وا نەزاننەوەی کە نابینایە و توانای نییە بەڵکو ڕەنگە توانای زۆر جار هێندێک کەسانێکی ساغ و تەندروستیش بێت پەیامتان بۆ بەرپرسانی پەروەردە و خوێندنی باڵا چییە؟ وڵی من پەیامم ئەوەیە ئێمە نابیناین باشە بەداخەوە جارێ ئێوە یعنی ئەمە ئەم ڕووی دەم مەگەر بکەمە بەرپرسەکان و وەزارەتەکان بەداخەوە جارێ ئێوە کە خوێندنگەیەکتان بۆ ئێمە نەکردوێتەوە خوێندنگی تایبەت بە ئێمە کە هەموو پۆلەکانی تابێ هەر 12 پۆلەکە تا پۆلی نۆی تایە و سەرای ئەوەی کە دابینکردنی منهەجەکان کەوتۆتە سەر ئەستۆی سەر شانی خۆمان و کەوتۆتە ئەبێ خۆمان دابینی بکەین بەس ئێوە یعنی هەر ئەوەنە ئاستەنگ دروست مەکەن لە بەردەم وەرگرتنمانە ئاستەنگ دروست مەکەن لە بەردەم هەلی کارە ینی پەیوەندیەکە داخرا زۆر باشە سپاس بۆ کاک ڕاکۆ سپاس بۆی کە لەگەڵمان نابووی بینەرانی عزیز دەچمە چەمچەماڵ جەلال جەباری پامنێرمان لەگەڵمایە کە لەوێ جەلال جەباریش یەکێک لە قوتابیە سەرکەوتوەکانی قەزای چەمچەماڵی بەسەر کردوێتەوە جەلال سڵاوی خوارد لەبێ ئەگەر پێم بڵێ ئێستا لەکوێی وەوە قوتابیە کێیە نمرەکەی چەندەوە چۆن توانیوێت ئەم نمرەیە بەدەست بێنێت بەڵێ جەلال جەباری پەیامنێرمان لە شاری چەمچەماڵەوە ئەگەر گوێت لە دەنگی ئێمە بێ سڵاوی خوارد لێبێ زانین وا دیار کێشەیەک لە گواستنەوەی پەیوەندی جەلال جەباری پەیامنێرمان هەیە ئەگەر پاشتر توانیمان سەرکەوتن و پلەی ئەو خوێندکارەش دەگوازینەوە بۆ ئێوەی عزیز و خۆشەویست کە نمرەیەکی بەرچاویە ناوە لە قەزای چەمچەماڵ خۆشەویستان تەوەری دووەمی بەرنامەکەمان تەوەری سێمی بەرنامەکەمان کە تەوەری دووەم کاک ڕاکۆ تایر بوو کە خوێندکارێکی خاوەن پێداویستی تایبەت بوو پێشکەشکرا تەوەری سێمی بەرنامەی پەیامی ڕۆژ قسەکردن لەسەر کۆرسی نووری بادە بۆ قسەکردن لەسەر معریفە و واتە ڕۆحی و کلیلەکانی شاعیر و عارفی مەزنی کورد حەزرەتی مەحوی کە لە ئەو شیعرە بەناوبانگەکەی خۆیەوە وەرگیراوە ئەرێ دڵ بێ شەرابی لە عەلی گوڵ ڕەنگت لە گوڵ چ بکە کە جیلوەی گوڵ لە گوڵ شەندا نەبێ بولبول لە چڵ چ بکە کە هەڵگیرسا لە نووری بادە شەمعی حوسنی جانانە نەچێتە سەر تەریقی حەزرەتی پەروانە دڵ چ بکە بۆ قسەکردن لەسەر ڕاڤە و لێکۆڵینەوەی بەشێک لە چەمک و واتە عیرفانی و ئاینی و ئەخلاقیەکانی مەحوی میوانداری زۆر بەڕێز مامۆستا کامەران سیوەیلی لێکۆڵەری ئەدەبیمان کردو مامۆستایان زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ جەنابتان سپاس بۆ پێدانی ئەم دەرفەتە سپاس بۆ ئەو بەرەزانی کە لە پشتی کامێراوە بەخێر بێ سپاس بۆ بەرەزانی کێسا بەر لەوەی داخل بە بەرنامەکە و ناوەڕۆکەکەی بین پێمان خۆشانی گوێبیستی یەکێک لە شیعرەکانی عارفی گەورەی کورد مەحوی بین بە دەنگی بەڕێستان بۆمان بخوێنەوە
ئەرێ دڵ بێ شەرابی لەعلی گوڵ ڕنگت لە گوڵ چ بکە کە جیلوەی گوڵ لە گوڵشەندانە بێ بولبول لە چڵ چ بکە کە هەڵگیرسا لە نووری بادە شەمعی حوسنی جانانە نەچێتە سەر طەریقەی حەزرەتی پەروانە دڵ چ بکە بە ئاهم گەڕ ڕەقیبانت بسووتێن ئەی گوڵی ڕەعنا مەڕەنجە تو خوددا شعلە لە ئاقاری چقڵ چ بکە هەتا ماوە دەبێ ئەشکی نەدامەت داوەرێنێ چاو عەرەقڕیتن نەبێ شەخسی لە کاری خۆخەجڵ چ بکە سەفەر جائیز نییە با بۆ حەرەم بێ لەو بەرو بوومە فەقەت مەجزوبی زنجیری نەسیبی ئاو گڵ چ بکە فەلەک هەرگا کەسێکی هەڵبڕی وەقتی هیلاکەتیە کە سەر بۆ گەینە پەت بێ پێ لە کورسی و ئەسکەمەڵ چ بکە لە عوشاق و ڕەقیب ئەو شۆخە چاوی لوتفی وەرگێڕا کە ئاسک ئادەمی یا سەگ ببینێ غەیری سڵ چ بکە چ حاجەت نەرگسی مەستت بکەم وەسفی بە مەخموری کە چاوێ سورمە کێشراوی خودایی بێ لە کل چ بکە لە هەر جێیەک هەڵێ خورشیدی عیشقی گوڵڕوخان مەحوی ئەگەر عەقڵی ببێ لەو جێگە ئاوندی عەقڵ چ بکە یاخوا دەست خۆش بێ یەکێکە لە قەسیدە زۆر جوانەکانی مەحوی بە ڕەحمەت بێ با سەرتا بپرسین کۆرسی نووری بادە چییە یا چۆن ڕاوێ و کۆرسی خۆتانەکەن وەکو جەنابەت لە پێشێکی ئاماژەت پێدا نووری بادەیەکێکە لە چمکە سەرکیەکانی لای مەحوی ئەگەرچی دوو جار هەموو شەی لە هەموو شعرەکە بەکارهێناوە یەکی لەم قەسیدە ئەو تیشان لەو قەسیدەی کافرم بە نووری بادە کەشفی زوڵمەتی تەقوانەکەم چ بکە وەڵام نووری بادە هەم نورە و هەم بادەشە دووشتی تێکەڵ کردووە دوو چەمکی زۆر ڕەمزیە لای مەحوی و زۆر سەنتەریە لە ناو عیرفانی ئیسلامیە بۆیە یەکەم هەڵبژاردنی ناوکە بۆی بزانین ئەم چەمکە چی کردووە لای مەحوی چ ئەساس و ڕیشەیەکی هەیە لە شعرەکانیە و بیکەنە دەواازەیەک بۆ چوونە ناو عیرفانی مەحوی و ئەزمونە مەحویەکەی مەحوی خۆی کەچی ئەزمون کردووە و بەچی گەیشتووە چکە بەداخەوە ئەوی کە لە بەردەستمانە هەیە لە هەموو بەرهەمەکانی مەحوی تەنها دیوانە شعرەکەیەتی ئێمە نازانین ئەم کەڵە نووسەر و شاعیر و زانای کوردە نووسینی تری هەیەیان نە دەستنووسی تری هەیەیان نە ئێمە تەنها ئەتوانین لەڕێی شعرەکانی بتوانین لە نووری بادەکەی مەحوی شارەزا بین و تێبگەین ئەم کۆرسە لە کێوە دەستان پێکردووە تاکی بەردەوامە بێ چێ تێدا بەشدارە بۆ بەشداریکردن هەموو بەڕێزێک ئەتوانێت پەیوەندی بکات ناوی خۆی بنووسێ و خۆی تۆمار بکات و ئامادە بێت کراوێ بۆ هەموو بەڕێزێکە لە 21 مانگەوە دەستی پێکردووە هەفتانە ڕۆژانی هەینی ساعات 4 عەسر لە سەنتەری هەژان پێشکەشەکرێ زیاتر ناوڕۆکی کۆرسەکە ناوەڕۆکی کۆرسەکە قسەکردنە لەسەر چەمکە کلیلیەکان لای مەحوی ئێمە بۆ ئەوەی لە مەحوی تێبگەین لە هەر نووسەرێک لە هەر زانایەک لە هەر فەیلسوفێک تێبگەین گرینگە ئەو چەمکە سەرەکیانی کە کلیلین لی تێبگەین بزانین لەکوێ بەکاری هێناوە چۆن و بۆچی بەکاری هێناوە و چی پەیوەندی کێ بە ئەزمونە معنەویەکەی خۆیەوە جگەلەوەی ئەم چەمکانە کە کلیلین لای مەحوی تەنها لای مەحوی کلیلی نییە بەڵکو لێرەوانە مەحوی ئەمان بەسێتەوانێت بە جیهانێکی فراوانتر ئەویش کە عیرفانی ئیسلامیە تەنها عیرفانی ئیسلامیش نە معلومی جەنابتانە چەمکە کلیلیەکان لە هەر زانستێکە زاناکان لە بواری خۆیانە هاتون کتێبێکیان داناوە کردوانە بە فەرهەنگ ئەو چەمکانی کە سەرەکین خۆیان پێناسیان کردووە شوێنی بەکارهێنانیان دیاری کردووە کاتێک ئێمە ئەگەڕێن و بۆ تەسەووف وشەی نور ئێمە ناتوانین وشە لوغەویە باوەکەی بۆ بەکاربێنین ئەبێ بچین بزانین لە فەرهەنگ و لە ئەدەبیاتی عیرفانە نور چی بووە و لە کۆ هاتووە و چەنە ڕەبتی بە نەسە پیرۆزەکانەوە هەیە الله نور السەماوات والأرض بۆ نمونە هەموو ئەم چەمکانن کە لای مەحوی و دوجار لە ناو عیرفانی ئیسلامیە کلیلین ئەگەر ئاگاداری ئەم چەمکانە نەبین وەکو خۆیان زۆر جار ڕەنگە لە تێگەیشتنمان بۆ مەحوی هەڵە بکەینە هەڵەوە و بۆ عیرفانی ئیسلامی ئەگەر هەرەمە بکە بە پرسیار زۆر جار خەڵکانێک کە شعر نووسینی شاعرە کوردەکان دەکەنەوە بە گۆرانی بە مەواتایەکی تر دەیکەنەوە بە عشقێکی بزەبت زۆر جار بە باڵای ئافرەت وەمانەیە ئەوە دەکەن بەس ئایا ئەگەر لە واتە کلیلیەکان یا لە محتەوای شعرەکانی مەحوی زیاتر ڕوون بینەوە ئامانجی کێ لە محتەوای شعرەکانیان کێ دەرەکەوێت طبعا بۆ بەکارهێنانی چ عشقی مەجازی بۆ چ عشقی حەقیقی هەردووکیان لە تەسەووفی ئیسلامیە واریدە بابەتێکی مەنع نییە یعنی شتێکمانی ڕێگر بێلەوە ئێمە تەنانەت
ئەزمموی عاریفمان هەیە یەکی وەکو ئیبن عەرەبی دیوانی گەنووسێ بە ناوی تەرجمان الئەشواق کاتێ لە ئەچێتە مەککە ئەکەوێتە داوی عشقی کچی مامۆستاکەی خۆیەوە و دیوانی تەرجمان الئەشواق گەنووسێ دوایی تەکفیری ئەکەن لەسەری 13 ساڵ دووە ئەوە دێ شەرحێکا بۆ خۆی پیانەڵێ ئەڵێ بەڵێ بە شعرەکانیشە ئەڵێ هەرچی ناوی شوێنێک و گەڕک و ماڵ و کاتێکم هێنابێ هەر کاتێ ناوی هەشتێک منای مەبەستم پێکچەکە بووە بەڵام لەوێ شەوانێ ئەم هەوێ بڵێم ئەم عشقی مەجازێت دەواازەیەکە بۆ گەیشتن بە عشقی حەقیقی و گردونیەکە واتە عشق ماناکەی زۆر لەوە فراوانترە کە هەیە بەڵام ڕەنگە ئەسمونەکەی لە پزیسکێک بۆ دەست پێ بکات ئەمە خاڵێکی تر بەستنەوەی شعری مەحیوە لە تەسەوفیشا هەر خودی ئەزمونکردنی عشقی مەجازی بۆ گەیشتن بە عشقی ئیلاهیەکە کەواتە ئێمە نابێ بابەتە کورتکەینەوە تەنها نە لە عشقی مەجازیە نە لە عشقی حەقیقی ئەبێ هەردوو وێنەکە لێک بدرێت بۆ ئەوی وێنەکە ڕاستتر بێت گەر زیاترەوە ڕوو بکرێتەوە چۆن لە گەیشتنی عشقێکی مەجازی بە باڵای ئافرەتێکا زۆر جار دەوترێت دەگەینەوە عشقی حەقیقی کە عشقی خوایە قسەکردنە لەسەر جوانی لە شێوازە بەرجەستەیەکەیە ئێمە ئەگەر بە دوا جوانیەکا بگەڕین ئێمە چونکە لە عالەمی فرێی و کەسرەتین لێرە بەر جوانیە مادیەکانەکەوین ئەم جوانە مادیانە پێمان دەڵێ ئێمە جوانێکی شاراوەتر هەیە لە پشتەمانەوە هەتا ئێمە لە مەتێنگن و ئەزمموی ئەمە نەکەین ڕەنگە نەتوانین درکی نادیارەکانیش بکەین بۆیە دەواازەکە و ئەزممونەکە زۆر قوڵترە ئێمە تەنانەت لە قورئانە باسی پەیوەندی نێوان حەزەتی موسا و کچەکەی حەزەتی شوعیبەکە ئەو پیاوەی کە لە مەدیەن بووە کە کچەکە دێ بە دوای باتۆ بۆ لای باوکی دوایی ئاوی مەڕەکانی بۆدا یعنی ئەو بابەتێکی زۆر تەسویری ئەدەبی ورد و دقیقە باسی یوسف و زولەیخامان هەیە لە قورئانە کە زۆر بە وردی باس کراوە و چەندین شتی تر هەیە کە ئەگەر بە ورد بۆی بگەڕین بەڵام ئەوی کە جەنابەت پرسیارەکە زۆر تەواوە وەکو عەرزم کردی ئەو هونەرمەندە بەڕێزانە یا هەر بەڕێزی ئەیخوێنێت نابێت تەنها لەو مەبەستەیە کورتی بکاتەوە بەڵام ئەوەشمان بیر نەچێت ئەگەر ئێمە مامەڵەیەکی ئەدەبی لەگەڵ شێعرەکانی مەحوی یا هەر شاعیرێکی ترا بکەین بۆ ئەم بابەتەش دەست باشە چەمکە کلیلیەکان لای مەحوی کرد کامانن ئەو چەمکانەی کە زیاتر مەحوی وەکۆڵێ تۆخی کردوونەتەوە کاری لەسەرکردن و ئێوە ژەتانەوێت جارێکی تر ڕاوێیان بکەنەوە بۆ ئامادەبوانی کۆرسەکە یا بۆ بینەرانی بەرنامەی پەیامی ڕۆژ ئەوەی کە زۆر زەق کراوەتەوانێ زیاتر بابەتی عشقەکەیەتی چونکە عشق پانتایکی گەوری لە شێعرەکانی مەحویە دیاری کردووە بەڵام خۆشبەختانە لەم ئەخیرا کۆمەڵێک نامی دکتۆرا و ماستەرنامە هاتووە لەسەر چەمکەکانی وەکو چەمکی بوون ئێمە چەمکی وجودمانێ کە چەمکێکی سەرەکیە لەناو تەسەوفی ئیسلامیە یەکێک لە چەمکی معریفە یەکێکی تر چەمکی ئیمان ئەزمموی ئیمان و ئەزمموی تاوانکردن و نەکردن بابەتێکی تر کە تا ئێستا زۆر بەکەمی لە ڕۆشنبیری کوردی قسە سەکرا بێت چەمکی قەلەق و تەنیایی لای عاریفەکان مەحوی لە هەموو دیوانەکە یەکجار وشەی قەلەقی بەکار نهێناوە بەڵام دەیان بەیت شعری تیا کە هەست دەکەی ئەم پیاوە وەکو هەر عاریفێکی تر خاوەنی قەلەقێکی گردونی وجودیە قوڵترە لە قەلەقە سایکۆلۆژیەکەی کە ئینسان ترسێکی دیاریکراوی هەیە تەنیایی لە شوێنێکا فەرمێ من کاتێ لە گۆشەی تەنیاییە بووم خۆشترین گۆشە بووە بەڵام ئێستا لە بێکەسیمە هائیمم نازانم بەروی ئەڕۆ چەندین چەمکی تر هەیە کە لە شعرەکانی وجودی هەیە ئەگەر ورتر نێخوێنین و ڕەنگە نەتوانین بۆ ئەزمونە قوڵەی بەرمەحوی بکەین زۆر باشە با بچینە لای یەکێکی تر لە شعرەکانی مەحوی بەڵام وەکۆڵێ لە مێشی خۆ تا شاری تر ئامادەکە چونکە حەزەکەین چەند شارێکی زیاترمان پێشکەشکی لە خزمەتانە لە ڕۆژێ هەڵدرا ئەم کۆنە خەیمەی تان و پۆشینە لە سایەیدا شەرابی بەزمی عشرەت گریە جۆشینە دەبینی جێیەک ئەمڕۆ بەزمی عەیش و بادەنۆشینە سبەینێ زوو زەمانە وەسعی گۆڕیوە لە نۆشینە لەکێ پرسم دڵی بۆ پڕ لە خوێنی حەسرەتە یاقووت عەزاپۆشی چییە و کێیە جیلی پیرۆزە بۆ شینە بەهارێکی کە داخۆ بێ نەیە هەی بێن و شینێکەین فەلەک هەرشینە سەحرا شینە کێ و لێوی جۆشینە وتم بۆ ڕوت و پوتن ئەو کەسانی عاشقی ڕوتن وتی شانشکۆهی زنەدەڵ هەرژەندە پۆشینە سەفای سافی جوانی ڕۆی و دوردی دەردی پیری هات خومارێ ماوە بەس ئەم شەو لە بادەی بەزمی دۆشینە کوڕی بێ تا سەر ئەمدایی زەمانە مەمکی کەس نادا کە سەعبە شیری شەفقەت مەحویە
لەم شێرە دۆشینە. دەست خۆش ئێستەکان خۆشەوە سابەز ئەگەر زیاتر حەزەکەم ڕاست شیکاریە لەسەر ئەوەی کە ئێستا خوێندیەوە بیکات. یەکێک ئەم قەسیدێکی لەو قەسیدانی کە باسی وجودە و باسی دەرکەوتنی عالەمی کەسرەتە و لەناو عالەمی کەسرەتیشە دەرکەوتنی ژیان خۆیەتی. ئێمە لێرە ئەزمموی ژیانێکەکەین وجود یەکمان هەیە تان و پۆی هەیە ڕاست و چەپی هەیە بەرز و نزمی هەیە. ئێمە کەینە ئەم ژیانەوانێ بەوە ڕازێنراوەتەنێ کە پڕێتی لە بەزمی عشرەت و خۆشی و پێمان وایە دنیا پڕێتی لە جۆش و هۆخرۆش و لە خۆشیەکانی. وەی شەگلم کە شعرایەتیاتی گرنگیدانە بە ڕنگ ئەفەرمێ کە باسی لە ڕەنگەکان دەکات فەلک شینە و سەحرا شینە و کیە و لێو هەمووی هەر شینە. یەکی لەوە بەتەنی کە ڕنگ لە تەسەوفی ئیسلامیە پانتایەکی گرنگی داگرتووە سۆر گرنگە ڕنگ هەروە مامەڵەیەکی سادە و دیاردی وەکو زاهیرەیەکی سادە مامەڵێ لەگەڵ ناکرێت. ئەم هەموو شینی کە دراوە بە ئێرە ئەو هەموو جوانی کە دراوە بە ئێرە بەڵام دوایی هەست دەکەی ئەو خۆشیە ئەو عیشە ئەوەندە کاتیە ئینسان هەرزوو لی بەزارە بێ بۆ هەمووی بە شین وێ ناکات. لەبەرەوەی شین لە مەقامی یەکەمە سەر بە نفسی ئەمارەیە نفسی ئەمارە ڕەمزی شینیان بۆ داناوە. ئێمە حەوت نفسمان هەیە نفسی ئەمارەمان هەیە نفسی لەوامە و مطمئینە و ملهیمە و ڕاضی و مەڕضی و مکەمەلەمان هەیە. نفسی ئەمارە بریتە لە غەریزەکانی ئینسان. غەریزەکانی ئینسانیش هەرگیز توانای تێربوونی نییە. بۆیە ئەگەر سیرتان کردبێ هەموو ئەو شوێنانەی کە لە ڕێستۆرانتەکان و لە هەر شوێنێک کە تۆزێ خەڵک پێڕا بکێشێت دیقەتەن دای بە ڕەنگی شین تیازەقە چونکە ڕەنگی شین ڕەنگی غەریزەکانی ئینسانە. بۆیە بۆ واتایە بەکاری هێنا و نفسی ئەمارەش لەناو تەسەوف ئیسلامی ڕەنگی شیری بۆ دانراوە. بۆیە ئینسان هەمیشە بەدوا غەریزەکانی ئەڕوا ئەوەندە وێڵە وەکووا بەدوا سێبەرەکەی خۆیان وێڵ بێ کە پێی ناگە توانای تێربوونی نییە. ئەفەرمێ ئەساسی ئەم عیشە بۆ ئەمە داڕژراون. بەڵام ئەگەر کاتێک کە تۆ بەدوا عیشقا ئەگەڕێی وتم بۆ ڕوت و پوتن ئەو کەسانی عاشقی ڕوتن ئەوانێک کە دوا باش بەدوا عشقی توان بۆ ئەوەندە ڕوتن بەدوا ئەم شینیان ناڕۆن بۆ ئەم غەریزانە تێر ناکەن بۆ دەستیان لەم هەموو خۆشی و جوانی تان و پۆنە هەڵگرتووە. ئەم توان تان و پۆژیانیان بۆ وازێنەوە. فەرمی شانوشکۆی زیندەدڵ هەرژەندە پۆشینە ئەوەی کە ئەی هەوێ منی بوێ ئەبێ ئامە قوبڵکە. ئەم دووشتە کۆ نابێتەوانێ کەسێ بیهەیە بەدوا منابێت و بەم هەموو تعلقاتە شەوانێ بێ. بابەتەکە بابەتێکە زۆر زۆر وردە هەم باسەکە باسی وجودیە هەم باسی ژیانە هەم باسی ئەوی ئێمە چۆن مامەڵە لەگەڵ ژیاناکەین. ئەوەی کە بەلای منەوە جێگەی سەرنجە مەحوی بۆ من ئەوەندە ساڵ کە لە ڕابردووە هەبووە ئەوە ئێمەین مەحوی ڕاماندەکێشە یاخود ئێمەین کە ئێستا دەگەینەوە ئاستەی کە مەحوی لە ڕابردووە هەبووە. پرسیارەکەت زۆر جوانە ڕەنگە بپرسین لە ئێستا مەحوی بۆچی. پرسیارەکە دوو بەشە بەشێکیان بەدیدی بەندە هەرکە ناویشم ناوە نووری بادە بۆ فکر و معنەویەت بۆیە چەمکی فکر یعنی عقلانیەت و فەلسفە بۆیە معنەویەت یعنی تەسەوف و ئەزموونی ڕۆحی. بەدیدی بەندە مەحوی یەکێکە لەو عاریفە گەورە کوردانی هیچی لە سەعدی شیرازی و لە حافظ و تەنانەت لە مەولاناش کەمتر نەبوو بۆ ئێمە نەک لەسەر ئاستی جیهانی. ئێمە ئەتوانین لە ڕێگەی مەحویەوە بچینە ناو جیهانێک و توراسێکی دەوڵەمەندی عیرفانی فەلسەفی و حکمەتی و شەریعەتی ئیسلامی. شارەزابوون لە مەحوی چوون بەبێ شارەزابوون لە باگراوەندی معریفە و توراسی ئیسلامی ناتوانین لە مەحوی تێبگەین. ئەمە بەدیدی من حقیقەت. بۆیە بمانوێت لە مەحوی تێبگەین ئەبێ شارەزای ئەم دەروازێ بین. دوو ئێمە لە سەردەمێکە ئاژین هەستمان کردووە هەر لە سەرتاسەری عالەمە گەڕانەوەیەکی جدی بۆ عیرفان هەیە. عیرفان لەسەر هەموو ئاستی ئاینەکان. تەنانەت یەکێک لە مستەشریقە ئیتالیەکان جۆزیفی ناوە جۆزیف ستاکۆلی ناوە گەر ناوەکەم بەهەڵە نەوت بێ دێ لە میسر فێری عەرەبی بێ دکتۆرایەک لەسەر دکتۆرای دووهەمی لەسەر ئیبن الفاریزە خۆی قەشەیە ڕۆژهەڵات ناسە و ئیتالی و ئێستا ماوە مامۆستای لە زانکۆی ئیتالی و دراساتی ئیسلامی ئەڵێتەوە. ئەو ئەڵێ ئەگەر ئێمە بمان هەوێ حیوارێکی ئەدیان گفتوگۆی ئاینەکان و کلتورەکان و نەتەوەکان دروست بکەین تاکە شتێک لە ڕێی عیرفانەوە چکە عیرفان ئەتوانێ هەموو ڕەنگە جیاوازەکان قبول بکە ئەتوانێ ئەزمونەکان ڕێزی لێ بژی ڕاستی تێگەیشتن لە مەحوی لە عیرفان ئەتوانی وڵای ئەومان بداتەوە جگەلەوەی کە ئێمە ڕۆژانە ئەوەندە سەرقاڵی دنیای شینی خۆمانین کە دنیا سەوز و سوورەکەی معنویەتمان بیرچێتەوە. 2000 بۆچی ئێستا مەحوی وەکو عەرزم کرد یەکەم شارەزابوونی لە گەڕانەوەی بۆ توراسی ئیسلامی و بۆی بە ئێمە بتوانین بە کۆمەڵگەی کوردی بڵین ئێمە لە عیرفانە مەحویەکمان هەیە ئەتوانین ڕۆحی ئاویم ئێمە بدە
ئێمە ڕابەی ڕۆحیمان هەیە مەحویمان هەیە نالیمان هەیە مەلای جزیریمان هەیە مەولەنا خالید نەقشبەندیمان هەیە ئێمە ئەگەر خاوەنی دەوڵەتێکی خۆمان بووینە خاوەنی خۆمان بووینایە وەکو جارێک دکتۆر بەرزنجی قسێکی زۆر جوانی کرد ئەگەر مەولانە خالید لە سلێمانی بمردا سلێمانی ئەبوو بە قۆنیە هیچی کەمتر نەبوو لە قۆنیە قۆنی مەولانە ئێمە ڕێزی پیاوە گەورەکانمان پێویستە بگرینەوە بەچی بۆی بێتەوە ناو کایی معریفیمان ژیانمان و ئەوان بکەنەوە بەسەر چاوەی معنەوی خۆمان ئەوان ڕابەری ڕۆحی و دروستکردنی ڕۆحی ئەم میلەتە ئێمە ئەومان بیر نەچێ ئێمە هەر عاریفی گەورەمان نییە ئێمە فەیلسوفێکی گەوری وەکو سوهرەوەردیمان هەیە سوهرەوەردی مەقتول کوردە ئێمە گەورەترین شارحی سوهرەوەردی شەمسەدینی شارە زووریە کوردە ئێمە ئاگامان لەمانە هەیە ئێمە هیچ مەلایەک نییە لە پەنجاکانە منطقی خوێندە بێ کتێبەکانی مەلا عەبدوڕەحمانی پێنجوێنی ئیبن القەرەداغی نەخوێندە بێ چی ئەمانە ئەناسێ ئەمانە لە بواری لۆژیک و لە فەلسەفا شتیان نووسیوە سەرنجام ڕاستی گەڕانە بۆ ئەمە حوجرە و خانەقاکانی ئێمە لە پێگەیاندن و پێشکەشکردنی هەزارەها زانایی وەکوانەی کە ناودێنان چی بووە لە کاتێکا ئێستا هەوڵی بەرکەنارکردن و دوورخستنەوە و ئەوکەڵێ پەرابێز خستنی حوجرە و خانەقاکانی ئێمە درێ حتمما ئێمە ئەگەر تەسیسی لوغەمان هەبێ کەسێکمان هەبێ گرنگی دابێ بۆ بنیادنانی زمانی کوردی ئەگەڕێنەوە بەتایبەت لە شێوەزاری سۆرانیە ئەگەڕێنەوە بۆ سێکوسکەی بابات مەگەر نالی سالم و کوردی سێ مەلای گەورەی کورد نەبوون بەتایبەتی نالی ئەحمەد پاشا کاتێک کە ئیمارەتی بابانە ڕوخی ئەچێتە پاریس لەوێ ڕۆژهەڵات ناسێک ئەچێ بۆ لای ئەڵێ ئەم هەوێشتم لەسەر زمانی کوردی پێ بڵێ لە وڵامە ئەڵێ من پاشایەکی سیاسی بوو من ئەوە ئیشی من نییە بەڵام ئەبێ بدناسێنم بە زانایەکی زمانەوان و زمانزانی کورد مەلا خدری نالی لە ئەستەمبوڵ نالی وەکو شاعیر پێشکەشی ئەم پیاوە ناکە وەکو فەیلسوفێکی بواری زمان وەکو عالمێکی زمان وەکو زمانزانێکی کورد ئەڵێ ئەو ئەتوانێت کۆمەکی بکە چونکە لەو زمانزانترمان نییە ئەو زانایە بە زمانی کوردی یعنی ئێمە مەلا خدر تەنها لە مەلاتیە تەنها لە بواری علومی ئیسلامیە خزمەتی نەکردووە گەورەترین خزمەتی لە بواری ئەدەبی کردووە گەورەترین خزمەتی بە زمانی کوردی کردووە ئێمە مەلای جزیریمان هەیە خزمەتی بە عیرفان و بە تەسەوف ئیسلامی و بە زمانی زاری کرمانجی کردووە ئێمە هەورامیمان هەیە خزمەتی پێکراوە بەڵام ئێمە بەڕاستی پێویستیمان بە چەترێکە پێویستیمان بە چەترە مەعریفەکە ئێستا کە زانکۆکانە زۆر ئاساییە ئێستا ڕۆڵی مزگەوت چۆتە زانکۆ سەردەمانێک مزگەوت عاریف و فەیلسوف و دکتۆر و ئەم کەسانی پێگەاندووە ئاسایی ئەسنە زانکۆکان ئەبێ بچنە زانکۆکان بەڵام ئەوە زانکۆکانە ئەبێ خاوەنێکی هەبێ ئاوڕێکی جددی لە مێژوو و لە کولتور و کە لە پڕ و سامانە مەعریفێکی خۆمان بدەین ئەگەر پرسیارەکەی هەر کاکراز بە دیوێکی تریشا من بیکەم بۆچی لە ڕابردوودا حوجرە و مزگەوتەکان تەنانەت ڕەنگە ژەمە خواردنێکی باشیشی تیانە بوو بێکەیەکێکی وەکو نمونەی مامۆستا عەبدوڕەحمانی پێنجوێنی تێرخۆراک بێژەمێک بەڵام سیر دەکەی ئەمڕۆ بەو هەموو تەکنۆلۆژیایی کە هەیە بەو هەموو ئیمکاناتی کە لە زانکۆکانیشا هەیە بەڵام عالمێکی تر وەکو مامۆستا عەبدوڕەحمانی پێنجوێنی یاخۆت شاعرێکی تر وەکو دیوانی وەکو مەحویمان بۆ پەیان نابێتەوە یەک نیوە بەیتی مەحویتان بۆ کەمەڵام ئەفەرمێ کەماڵات و مەعاریف مەبیە بێ دەخڵی هەبێنی عشق هەر کەسێ بێهێ بگاتە کەماڵ هەر کەسێ بێهێ مەعریفەت بەدەست بێنێ ئەبێ عشقی بۆی هەبێ یەکێک لە گرفتەکانی سەردەمی نوێ ئەوەیە کە عشقی لەدڵی ئێمە کوشتە بەرامبەر بە ژیان و بە هەموو شتێک خەڵکی گومانی بەرامبەر بە هەموو شتێک بۆ دروست بوو چونکە هەموو شتێک لە مادیاتە بێن لە پارە ئەبینێت ئەگەر پارەی هەبوو ڕێزی هەیە ئەگەر پارەی هەبوو ئەچێتە پێشەوە ئەگەر پارەی هەبوو قسەی ئەخوا ئەگەر پارەی هەبوو ئەگەر کەسێک لە پشتی بوو ئەگەر واستەیەکی بوو ئەبێتە سەرۆکی زانکۆیەکیش بەبێ شەهادەش بۆی ئەم کەسانە کاتێک کە ئەزانێ بە پارە ئەبێ بە هەموو شتێک ئیتر هەموو شتێک بۆ ئەم بەهای نامێنێ بەڵام چی گوای کردووە کە ئەمڕۆ بە 4 کلیک لە ئینتەرنێت هەرچی یانیەوەی کە منهج بێ ئەوەی کە دەرس و دروست و کتێبێ دێتە بەردەست بەڵام هێشتا بە شوێن لاپەڕەیەکی چاپ نەکراو یا دەستنووسێکی بڵاو نەکراوە یەکێک لە شاعیرەکان یەکێک لە زانە قەدیمەکانی کورد دەگەڕن بیدۆزینەوە چکە باوەڕمانە ئەوە زیاتر سوودی هەیە تاوەی کە ئەمڕۆ بە 4 کلیک لە ناو ئینتەرنێتتا دەست دەکەوێت یەکەم شعرزم کردی ئێمە عشقەکەمان نییە ئێمە عشقێکمان نییە بە دوا سەروەت و مێژووی خۆمان بگەڕین ئێمە عشقێک لە ناخمانە نییە ئەم مێژووە پارچە پارچە لێک بینەوە وێنەکانی جار ڕێگە نادرێ هۆکاری زۆرە یەکێکتر هۆکاری بەڕاستی من لێرە ئەمەوەی گلەیەکی تەواو لە وەزارەتی خوێندنی باڵا و لە زانکۆکانی کوردستان لێک بێکیان لە هەموو مامۆستا بەڕێزەکانی کە شادی دکتۆران هەیە بەڕاستی هەر مامۆستایەکی بەڕێز زۆر مامۆستای بەڕێز هەیە کە ئەڕاتە دەرەوانی ئیفادی بۆ حسابەکری خۆشی نازانی بۆچی ئەنێ دێتە دەرەوە نە ئینگلیزی ئەزانێ نە عەرەبی ئەزانێ نە فارسی نە تورکی لە دەیان کۆنفرانسی عالەمی بەشداریەکە نازانێت لێوە چی بازەکرێ بەڵام دەیان مامۆستاشمان هەیە کە زۆر بەتوانایە کە پێویستە ئەو بچێ کەس ئاوڕێ لە ناداتەوە ئەم هەموو پارێ سەرف بکرێ یەک کەسێک بەس بنێرنە سعودیە 5 دەفتەری بدەنێ
بۆی بە بە زمانە سادی بووی خەڵک بزانە باسی چێکم 5 دەفتەر دۆلار بدەن بە کەسێک کە عەربیی باش بزانێ بچێتە جدە بچێتە ئەحساب بە دوا دەستنووسەکانی نالی ئابگەڕێ ئێوە ئەزانن نالی چۆتە جدە علی قەرداغی بنێرن مامۆستا قەرداغی بدەنێ کە ئیشی ئەوەیە ئێوە ئەزانن نالی ئەچێتە جدە ئەمیری نالی لەگەڵ مەلاکانی ئەوێ منازەرەیەک و دایلۆگێکی علمی بۆ دروزەکە سەرکەوتو ئەوەی بەسەریانە دوای پێی ئەڵێ مەلاخدر ژن ئەڵێ بۆ دێنم خان و سەروەت مەنسەب چی دێ بەزمەڕۆ لێرە ئەڵێ منە ڕۆم و بۆ سلێمانی ئێمە چی ئەزانین نالی چی لێ بەجێ هێشتووە دەستنووسەکان یەکلەیەکی تر باوەڕ بفەرمونون دەستنووسەکانی کوردستانی خۆمان چی ئاوری لێ ئەداتەوە کوها ئەو مەکتەبانی کە دەستنووس کتێبخانەکانی کە دەستنووسی خۆمانی تەن مەخطوطات چی سەرپەرشتیانەکە بڕۆ هەمووی فرە دراوە خەریکە ئەفەوتێ زۆر باشە ماوەسە کامەران وا دیار کاتی بەرنامەکان بەرەوتەوە بوون نەچێ بەڵام پێمان خۆش کۆتاییەکەی بە یەکێکی تر لە شارە بە چێژەکانی عاریف و شاعری گەورەی کورد مەحوی بێنی بەڵام ئێمە ماڵاوایی لە بینەران دەکەین بە شارەکەی ئەو کۆتایی پێدێت بینەرانی عزیز بەرنامەی پەیامی ئەم ڕۆژمان بەم شێوازە کۆتایی پێهات تا ڕۆژێکی نوێ و پەیامێکی ئەم ڕۆیشمان دووبارە کە دێنەوە خزمەتان لە ڕۆژێکی نوێدا بەخوای گەورەتان ئەسپێرین دەچینە لای یەکێک لە شارەکانی مەحوو تا بەرنامەیەکی دیکە خواتان خواتان لەبێ دڵم ئەم شەو نەخۆشی نیسبەتی چاوێکی بیمارە جەگەر خەڵتانی خوێنی حەستەتی لێوێکی خونخوارە سرم شێواوی شێوەی فیتنە هەڵگیرسێنی شۆخێکە حەواسم تەفرەقەی عشوەی دڵ ئاشوبێکی عەیارە خەیاڵی زولفی دەرناچێ لە دڵ تا دەرنەچێ ڕۆحم سپێر ئەوە خەزێنەی بەختی ئێمە بەو سیامارە بەشینی فرقەتی ئەودا ئەوەندە ئەشکی سوورم ڕیت بە دەوری جێگەمە تا بڕ دەکاتن دیدە گوڵزارە لە بۆ سەیرانی باغ و سەبزە تەکلیفم مەکەن یارە کە سەبزە و گوڵ لە چاومدا بەبێ ئەو هەرخەس و خارە نەمامی قامەتی پەروەردەی ئاوی دیدەکەی من بوو کەچی گوڵچینی باغی وەسلی ئەو ئێستا کە ئەغیارە کە دێم ئیزهاری شۆڕ و شینی دڵکەم بەڵکی ڕەحمێکە بە خەندە دێ دەڵێ خۆڵی بەسەردا بێژن ئەم هارە وتم بابەس وجودی بێ وجودم باری خاتر بێ لەگەڵ دڵ گۆشەیەکم گرت ئەوم بەردا بە یەکبارە وتم ئەی دڵ لە دولبەر شەکوەکردن حەیفە دڵ دەیوت ئەمە بۆ دولبەرێکی دڵنەوازە ئەو دڵ ئازارە وتم خۆشە بە ئومێدی وەفا جەور و جەفا دەیوت بەسەر چوو عمرم و نەمدی وەفایەک لەو جەفاکارە وتم پەنهانیە دەرحەق بە عاشق لوتفی مەعشوقان وتی ئەو ظاهیر و باتن لە زومرەی ئێمە بێزارە وتم وا سەرفرازت کردم ئەمجا سادەخیلت بم لە باتی من سەبە تۆ دەچیەوە عەرزی کە ئەم جارە لە فەیزی ناوی مەولانە زیائەددینەوە ئێستا هەموو ڕۆژە شەوم قەترەی وجودم بەحری ئەنوارە هەتا ئەو ناوە پاکەم کردە زیکر و فکری ڕۆژ و شەو هەناسەم بۆنی مسکی گرتووە لێوم شەکەربارە بەیومنی ئەو بەهارە پاییز و زستان و هاوینم کە هەرگاهێ بکەم بەحسی لە دەورم گوڵ بە خەروارە